دەستان خۆش بێت. دەستان خۆش. خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش، جەژنی قوربانتان پیرۆز بێ. بە هیوای ئەوەی کام جەژنا بێتە مایەی خۆشی و ئاشتی و پێکەوەژیان بەیەکەوە. ئێمەش ئەمڕۆ وەکو دەستگای میدیایی کورسات وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە پرۆگرامێکی زۆر تایبەتە کە هەر چوار ڕۆژەکە لەگەڵتان نابین. ئەمڕۆژ پرۆگرامێکی زۆر تایبەت بە کۆمەڵێک بەرهەمی گۆرانی و میوزیک لەگەڵتان نابین و کۆمەڵە میوانی ئازیز و خۆشەویستیش لەگەڵمان نابن بە هیوای ئەوەی کە بتوانین ئێمە زیاتر چێژ بە ئێوە بەخشین. ئەمڕۆژ ئێمە لەگەڵ تەواوی ئەم ستافە جوانەیە لە پشت کامێرە و کۆنتترۆڵ و ئەم هونەرمەندە خۆشەویستانی لێرەن و هاوکاری سەرەکیشم پەیوەند ئەم پرۆگرامە تایبەتتان پێشکەشەکەین. پەیوەند سڵاو لێبێ و بەیانی باش و جەژنیشە پیرۆز بەتۆش پیرۆز بێت سەرکردیان سپاس دەکەم زۆر سپاس. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت. جەژنی قوربان لە هەموو مسڵمانانی جیهان پیرۆز دەکەم و لە هەر کوردێک لە هەر کوێیەکی دنیا بێت. هیوادارم ئەم جەژنە بێتە هۆکاری ئاشتەوایی و هەروەها هەرچ کەسێک کە دڵی لە هەر کەسێک کێشاوە هیوادارم لەم جەژنە سەرکۆگرتن ئاسایی بێت و هەمویان ئاشوبنەوە بەیەکەوە. کە ئەڵەی جەژن یعنی خۆشی، یعنی بەیەکەوە بوون، یعنی سەردانکردنی یەکتر، یعنی خوانێکی خۆشتر کە ئێمە فریای نانی بەیانی نەکەوتن. تۆ کەوتیت؟ نەوەڵامی شەشتە نەمخواردووە. ئینشاڵڵا بۆ دوای پرۆگرام. کە ئەمانە هەمووی بەیەکەوە واکات کە بە شێوەیەکی باش ئێمە لەگەڵ یەکترە جارێکی تر کۆ ببینەوە و تێکەڵی یەکتر بین. و ئەم جەژنە دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە هەر ئالۆزیەک ناکۆشیەک لە نێوانمانە هەیە، لە خێزانەکەمانەیە، لە کۆمەلگاکەمانەیە و لە هاوڕێکانمانە هەیە، لە شوێنی کارەکەمانەیە، با ئێمە گەورەتر بیست، باوەشێک بگرینەوە بۆ یەکتر پێی بڵێن جەژنە پیرۆز بێ ئاوەرە بە هەموو شتێوەلانین. ئیتر ئەمە بێتە دەرفەتێک کە بتوانین ئاشتەوایی دروستکەین هەتا پاڵێکێشێ بۆ هەموو لایەنەکانی تریش کە بۆی توانین ئێمە پێکەوە ژیانمانە بێ و توانین ئەم خۆشیە بەیەکەوە بەڕێکەین. و ئێستاش ئێمە کە لێرەیە لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوام بین، هاتوچۆی پیاوان بۆ ماڵان و مناڵان و وەرگرتنی نقڵ و چکلێت و ئەمانش بۆ خۆی خۆشیە و ئەو نەریتە جوانش بمێنێ واز لەوە بێنین. ئەمە جەژنە، تەلەفۆن بکەین و نامەیەک بنێرین، سەردانیکردنەکە بای هەمیەتی بۆی کە بتوانین خۆشەویستی بن بێت. جاسەکۆ لە بیریشمان نەچێ هەر لێرەوە پیرۆزبایی لە تەواوی حاجیانەکەین کە بۆ بەجێنانی ئەو فەریزە پیرۆزەیە هیوادارین با سەلامەتی بگەڕێنەوە نێو کەسوکار و ماڵەکەی خۆیان. هەروەها هیوادارین گەشتیاران گەشتێکی خۆش بەسەربەرن و ئەم ڕۆژانەی جەژن شوێکی ئارام بێت و بە شێوەیەکی زۆر خۆش بەڕێ بکەن. بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین چێژ لە جەژن وەربگرین و خۆشیەکانمان بەیەکەوە بەسەربەرین و بۆ ئامادەکاریەشی کە چەند ڕۆژێکە لە نێو خێزانەکانە هەم لە ڕووی خواردەمەنی و هەم لە ڕووی جلوبەرگ بۆ مناڵەکان، هەم لە ڕووی ئەوەی کە خۆمان جلوبەرجێکی نوێ لە بەرکەین، هەم لە ڕووی ئەوەی کە ئەمڕۆ بتوانین پلانمان هەبێ سەردانی یەکتر بکەین و چوار ڕۆژیش جەژنە ئێمە هەر چوار ڕۆژەکە پرۆگرامی تایبەتمانە بێ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆژ ئێمە هونەرمەندێکی زۆر خۆشەویست کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری سنەی خۆشەویستەوە ئەمڕۆ لە ستۆدیۆی ڕۆژێکی نوێ لە لامان و لەگەڵ کۆمەڵە ژەنیاری زۆر ئازیز و خۆشەویست کە هەمیشە جێدەستیان دیارە لەناو ئەم دەستگایە و ئێمە شۆک و کورسات شانازیان پێوەکەین و هەمیشەش دروشمێکی جوانمانەیە کە کورسات ماڵی هەمووانە. هەر کەسێک بەهرەیەکی جوانێ بێ، هونەرێکی جوانیە بێ، بتوانێت لێرەوە خزمەت بکە، هەمیشە دەرگاکەمان واڵایە و بۆی بتوانێت لێرەوە پەیام و هونەر و خۆشەویستیەکەی خۆی بگەێنێ. ئەمڕۆ زۆر بەڕێز کاک جەلال داودیمان لای وەکو هونەرمەندێک لە ستۆدیۆ کە کۆمەڵی بەرهەمی جوانمان پێشکەشەکە و لە هەمان کاتیشە کۆمەڵێک گفتوگۆشی لەسەرەکەین لەگەڵ ئەوەی کە بەرهەمەکانی و گۆرانیەکانی و لە شاری سنەی خۆشەویست چۆن توانیوەتی کارەکانی ئەنجام بان. کاک جەلال زۆر بەخێر بێ بەیانی. سڵاو ڕێز و حورمەت، قوربانت بم. سڵاو ڕێز و حورمەت مەس لە خزمەت ئێوەی بەڕێز و ئەوانەی کە بینەر و بیسەری ئەم پرۆگرامە جوانێ ئێوەن. جەژنی قوربانیش پیرۆزی هەموو لایەک بێت، هیوادارم بێ بە جەژنی ئاشت بوون و پێکەوە ژیان لە ناو مرۆڤایەتیە. هەر خۆش و سڵامەت بی من لە خزمەت ئێوەدا. زۆر سپاس. جاپەی وەندوڵا ڕم لەکان نوقلەکان بۆ بەرەوەی جەژنیش بۆ نوقڵە و شیرینیەوە جوان. کاکڕە باس جاڵەن تۆ دەدانێت زیاتریش هەڵەگری؟ نانە با دوان هەڵگرێ. دوانی هەڵگرتووە. فەرمووی. ئەتوانی کاک جەنگی تۆش دوان هەڵگری؟ ئەرە وەڵا شکە نایەتەوە. کاکڕە باز نوقلێترنە سەرکۆتە توانی هەڵیگری. وەڵام من دانەیە هەڵەگرم بەڵام
ڕێبازەوە دوایات دەبێن با زۆر نەخۆی بە سەریەکەوە دەست خۆش کاکجەلا زۆر بەخێر بێت قوربانت بم ڕێباز خۆشی سلامەت هاوڕێیان جەژنتان پیرۆز بێت جژنی هەمووتان مبارەک بێ هیواداری هەر لە خۆشییا بێن هەمیشە ئێوە زۆر جوانن لەناو کورساتە ئێمە شانازیتان پێوەکەین لەگەڵ ئەم هونەرمەندە بە ڕێزانیان و خزمەتێکی زۆر جوانی شەکەن سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ و ئەم ڕۆژ بتوانین وە ڕۆژاری داهاتوش پرۆگرامەکەمان بۆ جوانتر و جوانتر بکەن زۆر زۆر بەخێر بێ لەوانەیە سا ئێمە بینەرەکانیشمان پرسیاریۆمان لا دروست بێ کاکجەلال لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە کاکجەلال بەرهەمەکانی چییە گۆرانیەکانی خۆیەتی یان گۆرانی هونەرمەندەکانی کەیڵێتەوە پێمان خۆشە خۆت ئاماژەیەکی بێ من لە دایکبووی شاری کامێرانم کە لە مابینی دوو پارێزگای گەورەی کرماشان و سنە یاری من هەڵە نەبووم لەڵم سنە ئێستا نیشتەجێ ساڵی لە سنەم بەهۆی کارە هونەریەکەم من یەکم کارم ساڵی 2000 بە نێو خەرامان لەسەر ناوچەی کولیایی کارم کرد کە بوو بە دەرکەوتنی باش بۆ من ئەمجار کاری ئۆرکستراڵم کرد لەگەڵ گروپی ملی تاران ئۆرکسترال لەگەڵ براکانی کامکار مامۆستایان ئەرسەلان کامکار ئەردەشیر کامکار ئەرژەن کامکار هەر لێرە سڵاو ڕێز و حرمەت ئێمەش ڕێزمانێوە جێشانازی هەموو کوردێکە کە بە نێوی تریفەی کولیایی خزمەتێک بێ لەسەر ناوچەی کولیایی ناوچەی کولیایی و سوورسور و لەیلاق ئەمانە هاوسنوورن کە لە بینی سنە و کامێرانە زۆر گۆرانی بەزم و نەزمی زۆری هەیە من بۆ خۆم کە مناڵ کامێرانم ناوچەی زۆر لە سەریا چۆن لە بینی دوو پارێزگای گەورەی سنە و کرماشاندایە زۆر لەهجانی زۆر لەوەیە وەکو کولیایی لەیلاق ئاوەڵان گاوەرۆ ژاوەرۆ میانڕیان باشۆکی لە هەموو مەزابەکە لە تایە لە هۆرە و سیاچەمانە و بەزم و وردەن بەزم و ئامانە زۆری تایە من لەسەر ناوچەی کولیایی کارم کرد یەکم کارم لەگەڵ گروپ کام کار بوو کە دەنگدانەوەیەکی باشی بوو دوایی پاریش کارێک نەورۆزم ئەنجامدا کە لەگەڵ ئۆرکستری هامون لە تاران بە داڕێژەری برای زۆر خۆشەویستم برای دڵسۆزم مامۆسای وەڕەحمانی کە خۆی 2 ساڵ شاگردی مامۆستا مشتبا میرزادە بووە کە بەڕاستی موزیکی باشی بۆ دانیا انشاءالله هەر خۆش بێت و کە ئەم ساڵی ڕابردوو بەڵا بوو بە نێوەی نەورۆز گۆرانیەکان بۆ خۆم تا ئێستا دە گۆرانیمدا ناوە لەسەر ناوچەی کولیایش کارم کرد دیارەخۆ ئێمە وەکو هونەرمەند دەکرد کارەکەن لە سەرتاوە لە سایکردنەوە دەست پێکرد بەڵێ منی گۆرانی فۆلکە لێرم گۆرانی ئەم کەسەوە کەسیش ئەخوێنین ئەگەر دەرفەتیش بێ باسی لێکن بەڵام لێرە بەشکن بتوانین گۆرانەکان خۆمان پێشکەشی ئێوەی خۆشەویست و ئەو بەڕێزانن زۆر باشە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە سەرتا دەستەکەن بە هونەر لە لاساییکردنەوە کاریگەری هونەرمەندایان دیکەیە تۆ هەوڵت داوە کاریگەری چی هونەرمەندێک زۆر لەسەری بێت و گۆرانیەکانی ئەو دووبارە پێشکەشی ئێمە بکەیتەوە بەڕاستی من لە کامێرانە وەختێک دەستم بەکاری هونەری کرد لەسەر ئەو ناوچەی کولیایە چۆن لەگەڵ ژەنیارەکانە بەڕەحمەت بن خۆ حەقی خۆیانە باسیشیان کەین خوا لێ خۆش بووان کامیرزامرە لال ئەحمەد مەنوچێری کەیکاوز کامادی کافەت تڵا ئەمانە هەمویان زەحمەت فریان بوو موزیک بەڕاستی ناوچەی کولیای کێشە دیارە شاید زۆربیان لە فکرم نەبێت من هەموومان بمانوێ نەمانوێ بە دەنگە خۆشەکەی مامۆستا حەسەن زیرەک کە بەڕاستی پەروەردە بووین ڕاستە گۆش کردیان بە قەڵ کوردی خۆمان دوایەوە من زۆر حەزم لە دەنگ مامۆستا ئێرش بوو حوسێن خاجەمیری کە فارس ئەو دەنگێکی خۆش و بەهێزی بوو هەموو جار مامۆستا حەسەن زیرەکی ژەر خۆی حەزی لە دەنگ مامۆستا ئێرش بووە مامۆستا ناسڕۆزازی زۆر تەئسیری لەسەر دەنگمدا ناوە مامۆستایان دوایی مامۆستا عەلی مەردان و مامۆستا تایەر تۆفیق لە بەش مەقاماتە بەڕاستی من ئەمەندە چێژم لەو دوو هونەرمەندەکە لە هونەرمەندەکە زۆر ڕاستی ئەگەر مامۆستا عەلی مەردان نەوایە پێم وابێ موسیقای کوردی ئەسەن مەقاماتی فەوتا بوو خۆیان ئەمیان بوو مەکتەریەکەیان قوتابخانەیەک یعنی ئەتوانن کە چەندین هونەرمەندی کە و چەندینەوەی تر لەسەر ئەو ڕێڕەوەی ئەوان بەردەوام بنجە با ئێمە گلەی بینەرەکانمان نێتە سەر و جەژنە و یەکەم ڕۆژە و ئێستا خەڵک نقل و شەربەتە خوا با یەکەم بەرهەمی کاکجەلالمان چۆلێ بەڕێز فقط من یەک شت ئەرسمەتانە من مقامات کوردی لە خزمەت برای خۆشەویستی خۆم کاک مەنسوور بارانبەیگی کە نیشتی شار بووکانەوەی لە سنە دەژی بەڕاستی ئەگەر ئەو نەبووایە و قەول کوردی خۆمانشەی کەشکۆڵ و ئەسایەک مەڵ کردایە بە دوای مقاماتە فێر و زۆر خزمەتی من کرد هەر لێرە و چاوەکانی ماچەکەم هیوادارم هەر خۆش و سلامەت بێت و بمێنێ بۆ خزمەتکردن کاتەبەرگەمانەیەکەم بەرهەمی کاکجەلال بێت
دیارە کووردا بۆ هەوای ڕێگای وە دیارە کووردا کارێکت کردیا تۆ بە من سەوزە کارێکت کردیا تۆ بە من سەوزە خەیاڵم هاتۆی لەو تایفە و هۆزە خەیاڵم هاتۆی لەو تایفە و هۆزە ئەی های و وەی 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 چی کردیا لاوەی ئەی های و وەی 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 چی کردیا لاوەی لەو قەد و باڵا لە ئەگری جاکەی شێت و شەیداتم ڕەحمم پێ ناکەی شرد به لداخل بروم نماوا شرد به لداخل بروم نماوا وكبارم ناشوي قلندا ماوا وكبارم ناشوي قلندا ماوا قلندم كاينيز دستو جامد قلندم كاينيز دستو جامد هزاران بارم گرد دامد هزاران بارم گرد دامد ای هایو وی 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 چی کردی علافی ای هایو وی 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 چی کردی علافی لو قد و بالا لاگیری جاکی شێت و شەیداتم ڕەحمم پێ ناکەی هەر مناڵ بووم هەر مناڵ بووم بۆ وەتەن خۆم خستە ناو گێژی خەتار تازە زاونیم وەڵڵا پوڵێ ناکەم فەلسەفە و شەعر و هونەرە بپشوکە کە منیش کەوڵی نادانی وا کردەمان بپشوکە کە منیش کەوڵی نادانی وا کردەبەر پیاوی زانا عەقلی دانا وەڵڵا زانی بۆی ناچێتە سەرا بەرگی نادانیم لەبەر کرد و لە حەبسی دەربەڕی با دەمێکی زۆر و کەم براکەم با کەمێکی زۆر و کەم ڕەفیقان وەک بێخەمێک بۆ خۆم بژیم باڵاکەی بەرزە کاڵانی وردە باڵاکەی بەرزە کاڵانی وردە ئەسڵی بەگزادە نەتاوەی کوردە ئەسڵی بەگزادە نەتاوەی کوردە کاری کرد کردیا
رحمم پێناکەی دەستان خۆش بێ ئەی خوا دەنگە دەنگە هەر خۆش خۆش بێ. بێ زۆر سپاس هاوڕێیان دەستان خۆش بێت دەست خۆش بۆ خۆش گروپی بۆ میوزیکی دەستان دەستان خۆش خۆش بێ. بێت دەستان خۆش زۆر بە زۆر چێژ تایبەت بوو پێشکەش لەگەڵ ئەم بەیانی جێژنە زۆر تایبەت و پڕ بە چێژ بوو. پێشکەشت خۆشی دەنگە خۆش بەڕێزم بێت. قوربانت بم خۆشم باز بەرهەمێکی زۆر جوانیش بوو مادام تۆ لەگەڵ ئەو هونەرمەندە گەورانەیە کاگەرسەلان و کامکارەکانە کارت کردووە یعنی تا چەند کاکجەلال سوودت لەوان بینیوە کە بتانی بە شێوەیەکی زۆر باش ئەگەر گۆرانی کەڵا هونەرمەندەکانی کەش بڵیتەوە لەو گەورەیەی خۆی کەم نەبێتەوە بتانی زیاتر کاری تیا بکەیت زیاتر کار لە دەنگی خۆتا بکەیت بەڵێ بەڕاستی من بەرادەرێکی زێدە خۆشەویستم ئەیە کە من بە ژیانی خۆم لە باشوورە بەو ژیاوم مامۆستا کاک کەماڵ چەتر ناسرااو بە کەماڵە سوور بەڕاستی زۆر لایەنگری موزیقا و دابوونەریتی کوردیە کە من ئەم چەند ڕۆژە لە ماڵیانە بووم شتێکی زۆر خۆشی بەمنوت گۆرانیک ناوچەی کەرکووکی بەمنوت کە ساڵی 1982 لەلایەن تیپی موسیقای کەرکووکەوە بە هاوکاری بەرادەران قادر مەردان و شەوکەت ڕەشید بە دەنگی خوا لێ خۆش بوو لەتیف لطفی حەسەن محەممەد داودی تۆمار کراوەکە ناسرااو بە لفتە بووە ئەوەی بە مندا کە منش وەکو یادگاریەک بتوانم پێشکەشی ئێوە و ناوچەی کەرکووک و داودی بکەم انشاءالله بەدڵتان بێت من چێژم لە موسیقای کوردی بەڕاستی لە گوندەکانە بووە لە لادیەکانە بووە بگەڕام بە شوونیە بە تایبەت لە فۆلکلۆرەکانە تۆ ئەتوانی ئەوانە بێری لەو فۆلکلۆرە بیتری وەکو گەنجێکە پیاکە دەستماڵی دوورێکیش و چاکێکێت و لەگەڵ موزیکێکی جیهانی ڕژێت دەنگە خۆشەکانیش لەوێن لەگەڵ سروشتە بەڕاستی وایە ئەشید لە ئەو دەنگە خۆشیان بە دیمەنەکانەوە ئەخۆڵخی چ دا دیمەنی جوانەبێ بە چی گۆرانی بڵێ چی قوناوی لە باڵای سیارە بڵێت و لە باڵای کاک جەلال خاوەنی ئەم دەنگە گەورەی و ئەم دەنگە خۆشەی کاتواقعانی ئەم دەنگە گەورەی و ئەم دەنگە خۆشەی تا ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانیان لێرە هیچ کۆنسێرتێکی هونەریت ئەنجام داوە وەڵام من پرۆگرامی زۆرم بووە لە بورجی میلەتەران پرۆگرامم بووە لە ئەنزەلیە شمالە بوومە لە ئەسفەهانە لە شارە کوردنشینەکانە هەمووی بەرنامە و کۆنسرتم بووە بەڵام بۆ یەکەم جارە من لە باشوورە پرۆگراممە بێت و هەم لە خزمەت ئێوە خۆشی ئەی ئەمەش زۆر خۆشحاڵین کە لە بتوانین لە دەستگای میدیای کورسات و شانازیتان پێ بکەین ئێمە ئەوەی کە ئامانجی سەرەکیمان و هەمیشە پەیامەکەمانە کورسات ماڵی هەمووانە ئەنجا هەر بۆ ئێمە بۆ خۆمان باشوور نا بۆ باکوور بۆ ڕۆژهەڵات بۆ ڕۆژاوە هەر چوار پارچەکە ئێمە بتوانین هەر کەسێک بەهرەیەک و هونەرێکی جوانی هەوێت بتوانین ئێمە لێرە ئەم گۆرانی خۆم بوو گۆرانی بێ بەقاو بێبین داڕژەرین تەنزیمەکەی کاکیوا ڕەحمانی بوو بەڵام من یەک کارم کرد لێرە من وەکو خەڵکی ناوچەی کولیایی بە لەهجەی ئەو شوێنە گۆرانیم دانیا شێعرەکان فۆلکلۆر ئێنەم هەڵبژار کە ناوچەی گەرمیان و ئەم ناوچەیە بزانن کە لەهجەیەوە چۆنە ئەوانش بزانن مقامی ڕاست چۆنە لێرە پێشکەشی باش کاک جەلال واز لە تۆزێک گۆرانی بێنی دوایە چین لای بەرەمێ سلەیمانی بینی هیچ گەڕایت سلێمانی وڵات ساڵ 2011 هاتم زۆر بە ناڕەحەتی چوومەوە ئێمە کەین بۆ سناڵین بەڵام یەکشت بەڵام یەکێت داسکم لە خزمەتە ساڵ 2011 هاتم خۆشم لێ نەگوزرا بەڕاستی بەڵام ئەم جار هاتم بە قەدەر یانە بوو بە باوان بوو من چۆن سلێمانی بوو باوان ئەمەندە خۆشم لێ گوزرا ئەمەندە لەگەڵ خەڵکەکەی وەختێ هەر ئەو کاکەماڵ چەتر کە زۆر زەحمەتی لە منە کێشاو منی ناسان بە خەڵکو و گەیشتمە خزمەت بەرادەران خۆشەویست مامۆستا ڕێبات بەڕاستی زۆر تاریفیان کردو بەڕاستی زۆر کەمیان وت ئەمەندە خۆشەویست و زانایە و هاوڕێن ئینشاڵڵا هەر خۆش بەڕاستی هەر وەکو سنەیە سنەیش هەر وایە لە دەوری و لە ناوی کێوەکانە من ئەزمەڕ و ئەو گوێژە و نەڕۆشتم دا دوێ شەو پێرە شەو چونکە حەد دەخاو دەخەڵی سنەیە بەڕاستی خۆش باسکەواتە یەکەم جەژن تا کە لێرە بیکەیت ئەم ساڵ یەکەم جەژن تا لە بەڵێ وەڵا یەکەم ئەی جەژنێکی چۆن هەر چۆنە تازە دەستپێکی جەژنەکەی بەڵام بەیانیەکەی ناخواردنی بەیانی و باوەکو پرسیار تەقلیدەکەی خۆمانکەکەی برنج و فاسۆلیا و قەیسیەکە وەڵا خۆ ئێمە ئەو ساڵ کە هاتم بێرە لە هەولێر بووم هەر گوتیان فاسولیات خۆتە تماشام لوبیاکەی لە ئێمەیە بەڵام زۆر خۆشە بەڕاستی فاسولیاکەیشی ئەرە وڵا دوای بەرنامەکەش خۆ من لە شوێن زۆر شوێن داوەتم دادام چۆن فریاکەم دام خواردنمەنیەکەیەوە چۆنەوە انشاءالله کە یاخۆ بەخێر بێتە سەر چاومان هاوڕێیان من حەزم کرد مایکە بم بە کاگڕێباس زۆر بەخێر بێ ئەوان نوقلەکەیشم بۆ بێنیتە کاک جەلال وتی
دڵخۆش بووم کە هاتوومەتە شاری سلێمانی وە بەرکەوتنی لەگەڵ ئێوەیە هەبووە. ئێمە خۆمان زۆر هونەرمەندەکانی خۆمان زۆر کاریان بۆکەن ها کاکڕۆنگ ئەمانەی کە کاک جەلال لە ڕۆژهەڵاتەوە هاتووە ئەمانە تا چەند گرنگن ئەم دەنگانش لەناو ئێمەیە هەبێت. سەرەتا پیرۆزبای جەژنی قسەمەکە باش پیرۆزبای جەژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان هیوادارم جەژنێکی خۆش بێ بۆ هەموو لایەک و هەر کەسمان نەبین لێرەوە جەژنی پیرۆز بێ و جەژن پیرۆزش لە ماڵی باوکمەکەم ئەوە خۆ چارەسەر کرد لێرە وایە زۆر زۆر بە خێراتنی مامۆسای خۆشەویست مامۆستا جەلال داودیەکەم کە بەڕاستی یەکێکە لە هونەرمەندە زۆر دیار و گەورەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی من تایبەتی ناکەم بە شوێنێک چونکە ئەو مڵکی هەموو کوردستانە بەڕاستی هەر دەنگێکی تایبەتی هەیە ئەوە نەبێ بڵێ مجاملەی لە ڕووە خۆی دیارە و بە ئیشەکانیا دەزانی بۆ هونەرمەندێکی زۆر زۆر جددی بووە لە کارەکانیا و ئیشی زۆر زۆر جوانی کردو هەم لە ڕووی ئاواز و هەم لە ڕووی مۆزیکیشەوە ئیشەکانی زۆر زۆر بەرزن ئێمە بەڕاستی یەک ڕۆژ کاتمانە بوو بەیەکەوە ڕاهێنان و شت بکەی بەڵام هەر زۆر زوو توانیمان کە ئیشەکانی بۆ ئامادە بکەین وە چونکە خۆشی جەنابی شارەزایە لە بوارەکە ئاسانکاری زۆر بوو بۆ ئێمە بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵین کە بتوانین خزمەتی و دەنگە جوانە بکەین و ئێمە هەڵبەتەکە جەلال یەکەم کەس نییە کە لە ڕۆژهەڵاتی خۆشەویستەوەیەت بۆ ئێرە چەندین گۆرانی بێژی تر هاتوون هەماهنگگیمان زۆر زۆر بووە چونکە لە ڕۆحەوە ئێمە مۆزیکەکە چونکە زمانێکی جیهانیە شتێک نییە بڵێ تایبەت بێ بە ناوچەیەک و زۆر زۆر زەحمەت بێ بۆ ئەم ناوچەیە و ئەوە بۆیە کۆنتاکت و لێک تێگەشتمان زۆر زۆر باش بوو هەڵبەتە دەستی برادەران خۆش بێ و دەستیانش خۆش بێ هەموویان ئەمەوێت جەژنە پیرۆزەی خۆیان بکەیت کەسیان لێ دەرنەچێت ئەزۆ کاکجۆیە لێ سوارەقی کردەوە لە دووە کاکڕۆژیان جەژنە پیرۆز پیرۆزێت چاوەکەمی سوپاس دەکەم بە خێراتنی کاک جەلالەکەم و دەنگێکی زۆر زۆر باشەوە ڕاستی من یەکەم جارمە بیبینم و بیناسم بەس دەنگێکی زۆر باشی هەیە چونکە ئێستا بەڕاستی فەراغێکی زۆر گەورەمان هەیە لە ئەو هونەرمەندانەی کە بۆ نمونەوەکو عەدنان کەریم وەکو مامۆستا ناسری ڕەزازی ئۆمانی کە لە پێشووترا هەبوون ئێستا فەراغێکی تاو هەیە هەم ستایلەکان گۆڕاون هەم ئاستی هوەری زۆر زۆر دابەزیوە و شێوازی ژیانیش گۆڕاوە ئەمان هەمویان پەیوەندیان بێکەوە هەیە بەڵام بەڕاستی زەرورە کە لەم جۆرە دەنگانە بمێنێ ئەم ستایلە تازانەش هەبێ بەس ئەم جۆرە دەنگانە بمێنێ و ئێمە زیاتر هاوکاریانە بین وەکو مۆسیقا لە هەموو لای پیرۆز بێ و دەستی خۆش بێت زۆر سپاس کاکڕۆن کوڕێکی زۆر ئەکادمی زۆر باش لە بواری میوزیکا کاری کردووە کاگەرکان خۆ زەعیف کردووە ڕێباس دەتۆزە سێری ئەو کە ئەی پیرۆزە پیرۆزە ناخۆی کەنجەوە لێرەوە کەشفیکم نەمیست قسە بکەم چەند جارەڵێم وەرە با بم زەرعەکە بۆ بکەینەوە نایە باش جەژنە پیرۆزە لە ئێوە تاوای کارمەندانی کورساتەکەم لە هاوڕێزیسەکانم هیوادارم هەمیشە هەر لەش ساغبن و لە جەژن و خۆشیاون منی شەڕۆ مامۆستا نەجمەدین زۆر زۆر بەخێر بێ جەژنە پیرۆز ئێمە بۆنی جەژنەوە پیرۆزبایی لە هەموو ئازیزان و خۆشەویستان و کەسوکار و هاوڕێ و برادەران مەکەم لە کەناڵی کورساتی خۆشەویست هیوادارم هەموو جەژنێکیان شادی و خۆشی و سەربەرزی زۆر سپاس بۆ تۆ جەژنی تۆش پیرۆز بێ جەژنی پیرۆز بێگانم سپاس مەمنون جەژن لە ستافی کورسات و کەناڵی کورسات و هاوڕێیان و جەنابتان و کاک جەلال و ئەم ئەزیزانە پیرۆز بێ پیرۆزبایی لە خانەوادەی خۆشەویست و کەسوکار و دایک و خوشک و براکان مەکەم هیوادارم جەژنێکی خۆش و ئارام و ئاسوودە بەرم بەڕێوە هەموو کات دڵخۆش و لە جەژن نابن دەستان جژنی هەمووتان پیرۆز بێت و دەستان خۆش بێت دوایی نۆلاتان لەبەرەوەی کۆمەڵی بەسەراتی خۆشەیە کە بتوانین باسیکەین کاک ڕێباز بەردەمیشی گرتی بەڵامشەو نەبێ جاسەر کۆ بچینە لای بەرهەمێکی دیکەی کاک جەلال داودی کە ئاماژێک بە بەرهەمەکە بکات بۆمان دوایین بەرهەم هەرچی نوێژەکەم مامسەر هەرچی نوێژەکەم هین ناوچەی سوورسوورە سەرتاش ئەرزم کردی هاوسنوورە لەگەڵ لەیلاخ و
کولیایە بەرادری خۆشەویستم کاک یاقوبە فای پێمیدا فۆلکلۆرە منیش لێرە پێشکەشی ئەوەیە یەکەم و شێری قەتارەکەیشی مامۆستا بێسارانیە دەست خۆش بێمە دوایین بەرەم نییە چکە بە درێژای پرۆگرامەکە لەگەڵمانەوە بەڵام ئێمە زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون وەکو کورسات زۆر زۆر دڵخۆشین کە ئامادەبووی بە هیوای ئەوەی کە بتوانی بەرهەمی جوانتر و جوانترێ بێ ئێستا با جۆمان لە بەرهەمێکی تنمري باخوم ببرماي وي 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 هرجي نجاكم وي وي نجم باطلا هرجي نجاكم راكم نجم باطلا لونا والحمدا وخيتم لو كسم مقريا جشمتك يا ليل بيا بيهنا دوارا خرماك بميل قروان قارب دوارا خرماك وي وي قروان قارب قروان ميلاكي موخي أوال جارب موخي مارورو توري ليلي ياي مارورو امشوا لا دايما بميت روز بكارا
خۆش بێت دەنگی هەر خۆش بێ زۆر سپاس بۆ زۆر سپاس بێکمان کاکجەرە لەگەڵمان نامێنێتەوە بەڵام بە پشوێک بات مایکەکەتان لاماوانە کاکجەنجی چوونە دەرەوەتان زۆرە بەدەر لە شاری سلێمانی چوونەتە دەرەوەی وڵات یان سەردانی شوێنێکتان کردەوە بەسەرهاتی زۆر خۆشتان هەیە جەژنانەی تر ئێمە داوای پارە ناکەین ڕێباسا تۆ توانین داوای نقڵکەی باش بەسەراتێکی خۆش کاکجەنجی جا تۆ زۆر وردی ئەوە دانیشی بۆ شتەکان وڵا بەس کاک سەرکە وەخوا ئێستا ئەم دقەیە سەرگیرمانەچێتەوە یەکتر لەو دقەیەڵێن زانی یەک مشکیلەژەیە کاک سەرکۆوانەی کە بەسەری ئێمە تۆزێ بۆ ئەم دقی کە ماوە کاتێ ماگەڕینەوە بڵاتیان بە هەر ئیشەڵڵا ئەو سەڵەوی مەکە بابا بیتە ڕێواز دایم بیرێتی بەخوا بۆ من باسەکە دەسە ڕاگرتووە ئێستا خەڵک ناکەنێ ڕێباش ئێمە بۆ یاری وای لێ هاتووە بێ شتەکە زۆر بەخۆ دێ بۆیە نامێ شتێکی زای بڕوە شتێکی بەخوای چمە خەیاڵ نیە ئێستا باشە ڕێباس ئێمە بەیەکۆ تەلەبەم کامڕات باشە سەفەرێکەکەی بڕۆیتەوە بۆ هەڵەبجە ئەوە چی بوو دوای نەڕۆشتی ئەوەی پاسەکە وڵای ئەو خوایەوە زۆر خۆش نیە زۆر خۆش دیە شتی تری بەخۆتەوە جاوە خراپیەکەشەوەیە ژیارتان بەرامبەرە دوای وەرەوە لام شتی زۆر بەخۆتە بە ئامادەکەم دەیدەستان باشە بە قوربان ئەوەی تر خۆتان ناناخەمە مامۆستانسمە دیوتی دقەیەشکە لە مامۆستا جەنجی دەستمەتان پەیوەندەوەی کە گرنگە ئێمە هەمیشە لەم پرۆگرامە تایبەتانەیە ئەمانوێ هەمیشە بەسەراتی خۆش بۆ نمونە یادگاریە خۆشەکان بۆ نمونە خۆشمانە لە ناو ستۆدیا لەگەڵ کۆمەڵی میوانی ئازیز و خۆشەویستا لەگەڵمان نابنجا من ئێستا یەکسەر ئاوا سێرم کرد دوو میوانی ئازیز دوو هونەرمەندی خۆشەویست دوو کەسایەتی ئەم شارە جوانە لەلامان میوانن ئەوە هەر بە ماچەڵان لەگەڵ کاکڕێ بازار دەستیان پێکرد ئەویش منە ڕێک بە زمانەکەی خۆمان باگدانەکەم کاکە عەبە و کاکە زایر یەخوا بەخێر بێن فەرموون یەخوا بەخێر بێن چاچ باش جەژنتان پیرۆز شونی جەژن پیرۆز سەرچاو پیرۆز یەخوا بەخێر بێن پیرۆز جا منە چوو کامومان تێکەڵین لەبەرەوەی کە ئەو بێ فەرموو یا الله یەخوا بەخێر بێن سەرچاو نقوشیان بۆ بەرە یەخوا بەخێر بێن والله کردی بەجەر دانێکیش بە کاکڕێ باس پەیوەند ئێمە هەچەنە کاکرەپاس دوو نقلێکی هەڵگرتێ بۆ بەڵام هەموو جەژنێ چوار پێنجێگە جێڕێتەوەی جەژنی پێش چۆن نقطەی جەژنی پێشوشی جێڕایەوە ئەوەی ناڵم بۆ دانیشتون بۆێنەوەی جێڕایەوە ئیشەڵا بۆم جەژنی ڕەمەزانی ژەرەوە جێڕەوە یەخوا بەخێر بێ کاکزایجان بەر لەوەی کە بچینە لای کۆمەڵە گفتوگۆ پێمان خۆشایەوە هەمووکو دوو هونەرمەند هەمووکوی لە بواری نەرا قسمەتان کرد یەکەمتان پەیامی خۆت و جەژنە پیرۆزەی خۆتان بکەن فەرموو کاکا وەڵی من هەموو جەژنی ئاوا عادەتم وایە مبارەکبایی لە هەموو کەسێکەکەم بە بۆنی جەژنەوە ئەی یەخوا دەست خوان بارشکارم خوان بارش کاکزایری جان مبارەک بێ لەگەلی کورد لە تەواوی جیهان لە هەموو خۆشەویستان لە ئەم کەناڵە جوانە هیوادارم هەموو کاتێکتان جەژن و خۆشی بێت یەخوا بەخێر سەگوان پرسیار تەقلیدەکەی خۆم بکەمەوە بزانم برنج و فاسۆلیا و قەیسی باین جەژن خواردوتانە نەچۆتە ماعیدەمانە تا ئێستا نانی جەژن نەخواردووە وەڵی باشتر وەڵی بوو تا خواردومە منیش بخۆم لێو نەداخەتە بوو منیش ئەمەش نانمان نەخواردووە بەرکولەکەم کردواتم بۆی داینیم بۆ نیۆڕۆ نیۆڕ کفتەیە کاکزای تۆ بەخوا تۆ دیارە نانی چاکانی من وەڵا قەیسیم خوارد تا جەژنیش کێش ئەزمی ناکەم قەیسەکەشمان نەخواردووە جەژنی بێ قەیسیە بێ فاسۆلیا قەیسی برنجەوە کاکە عەبە یاخوا بەخێر بێ بشیت بێەوە بیا یاخوا هەمیشە تەندروست باش بشیت خۆش بیا هەمیشە ئێمە شتێک ئەڵێن ئێوە کچینی هونەرمەندان کە هەمیشە دەمتان بەخەندێ و هەمیشەش خزمەتی خەڵکەکەن کە خۆشیان بنێ من پێم خۆشەوەکو هونەرمەندێ وەکو کەسایەتیم شارە چەند گرنگە ئەم جەژنە کێنە دەرفەتێک هیچ بە کەمی نەزانین ئەگەر لە یەکێک عاجزین لە یەکێ ئاڵۆزیە دروست بووە لە خێزانەکەمان ڕەفیقەکەمان شوێنی کارەکەمان ناو کۆمەلگا ئێمە باوەشێشی کەمان هەبێت هەموو جەژنی واڵین ئەی گرنگ هەموو جەژن مادەم وایە
مادەم هەموو جژنێڵێنەوە دیارە دوو جەژنمانەیە گەر دوو جەژنەکە و قسانی تیانەکەی لە کای پێڵی ئاخر ئەزانم بەڵام کوێ ناگرن خۆ دوای جژن عازت دەکات ئێدا هیچەکە تۆ جارێکی تر گەورێتی خۆت ئەبێ جژنێکەکە بۆی دانیشم کاتە تۆ پەیامت چیانی بووان وەڵای من پێیام ئەوەیە پێش ئەوەی پێویست کە ئاشتیکەیتەوە بە عازی نەبێ بەڵێ باش ئەوش گرنگە کاک زاید تۆ چێڵێت من بەش بە حاڵی خۆم وەکو ئەوەی کە حەد ناکەم لە بنیەتی خۆم و لە ژیانی خۆمە هیچ کەسێ عاجز کەم هیچ کەسێکیش بڕوا ناکەم لە دڵی منەوە عاجز بوو بێ ینی کە من عاجزم کردبێ لەبەرەوە هیوادارم ئەوانەی کە بە جۆرێک عاجزن لە یەکتری لەم جەژن و لەم تەباییە بتوان دڵی یەکتری بێنەوە لای خۆیان بۆی کە بتوانن ئاسوودەی بە ژیان و بە دڵی خۆیان بە سەر پاشە جەژن و بۆنەکان ئەسە ولۆ هەستی پێکەن بەرەو ساردبوونەوە ئەچە سارد و سڕێکی زۆری تایە ئەمانە هۆکارەکەی چونکە ئێستا جەژن و خۆشیەکان وەکو جاران نەماوەن زانیت چۆنە خۆی یەکشت زۆر مهمە ڕەسەنایەتی لە شتا مەسەلا بۆ نمونە نەریتێک تۆ نەریتی خۆت بێ نەریتی باو باپیرت بێ ڕاستە هەمیشە ڕەسەنترە لەوەی نەریتێ بەسەر تا فەرزکرابێ لەبەر ئەوەیە ئەو نەریتانەی کە فەرزەکرێن وردە وردە بەرەو کاڵبوونەوە رەچێت بەڵام ئێمە هەر ئەتوانین بۆ نمونە کۆبوونەوەکانمان جارێکی تر بە تەلەفۆن نەبێ و بەنامەیەک نەبێت چی سەردانیکەین بۆ ماڵی باوخۆ بۆ تەلەفۆنەمە ئامەرەی لێ مەکراوە ئێستا تەلەفۆنەکەش نەچین یەکتر نبینین بۆ یەکتر نبینێ لە تا ڕێباز لێرە مایکەکەم لێرە پیرۆزبایی لە هەمووی کەوتی بۆی نەڕۆمەوە سەرکو ئێستا تەلەفۆنەکەش نەماوە لە ڕێگەی ڕستمێکەوە لە سوۆشیال میدیا بڵاویەکاتەوە بۆ هەموو خزم و دۆستان و هاوڕێیان و ئەو کۆتایی بە جەژنە پیرۆزەکەی ئەهێنێت لە ڕێی ڕستمێکەوە ئەمە ئەم گەشەی تەکنۆلۆژیایە بەڕاستی شتی زۆر گۆڕیوە مەسەلا بۆ نمونە جاران نەریتی تازێ و شتیوە هەر زۆر باو بوو مەسەلا خەڵک مەجبور بوو بچێ خەڵک مەجبور بەڵام ئێستا بە تەلەفۆن سەرخۆشی لێکات و کۆتاییت ڕاست کاک زایر بابێنە لای کۆمەڵێک بە سەراتی خۆش من لە هەر لە ئەوتەی کە من بینەری تۆم و ئیشی هوەریەکەیت و کارەکەی لەگەڵ هاوڕێکانتە و لەگەڵ ئەو هوەرمەندە خۆشەویستانەی کەشە هەمیشە ئیتر خاڵە عەبە توانێت دوای شایەتی ئەوم بۆ بە کەسێکی زۆر لەسەر خۆی کەم توو ڕابیت یعنی چەند سوحبەتیشی لەگەڵ بکەن چەند ئەوەیە لە مشکلەکانێتی بۆچی تا ئێستا عاجزی نەکردم بۆ یاشیکەم ماچیکەم خواخوا مەجارە ماچیکەم کەسی نایکە عاجزم هیچ کاتێک هەبووە لە کارە هوەرەکانە ئەو هەموو سوحبەت و قسەی بەدەر لە کامێرە پشت کامێرە خۆی دایماڵم پشت کامێرەکەتان زۆر زۆر خۆشڕەکە ئەو بین یەکتریان فعلەن چ شتێک هەبووە کە تۆزێ دڵگرانەکان زۆر ئەو بێت تۆپی بە تااقەت و بێتی ئەمەیان زۆر پرسیارەکە لەوەی خەڵک چاوەڕێکە چۆکە تۆ بێ تااقەت نابی بێگومان هەموو کارێکی هوەری ئیلتیزاماتە ئەگەر تۆ لە کات و شوێنی خۆیان ئیلتیزاماتن نەبوو ڕەنگە وەکو چۆنەڵێ نەفسیەن مرتاع نابی جا من کەسێکم دەوانێت کە لە کارە هوەریەکانمە ئەگەر ئیلتیزاماتێکی ڕۆحی یاخو ئیلتیزاماتێکی وەقتی لە کارەکە نەبوو ئەبێتە جێی ناڕەحەتی ڕاستە هەمیشە تۆ نەرمەندێکی کە ئەو تا هاوڕێکە سەر وەڵامیایەتی شتێکی نەکرۆ کە عەزم کا بۆ یاشتی تۆ زۆر جێشانازی ئەمەی دەستخۆشیت لێگەن من بە شاهیدی هەموو ئەو دەرهێنەرانەشی کە تۆ کارە لەگەڵاکردن یەکێکن لەوانەی کە تۆ کەممان دویانەکەیت یعنی ئیشەکەی خۆ دەکەیت و زۆر خۆی زۆرمانەوە بێ خۆی زۆرمان لەسەر ئەرچی خۆی کەسمان و ناکە کاکە عەبا ئەوە درامای پرۆفیشنال ژیار نازانم ئێستا شتێکی پێوتم لە کۆنتترۆڵەوە چ شتێکی تیا بووە تۆزێک هەڵە بوو پێیان شتی بەسەراتێکی خۆش پێمان خۆشە بۆمان باس کرد وەڵام ئەگەر ژیان بیرم خاتەوە چنا لە بیرم ژیار چ شتێکی بووە ئەوە ژیارە شکری خوشک ئەوە هەبوو برادێکمان هەرەهای هەیە شکری خوشکینەکە ئاوایە کرد پەنجە ئاوا لێکریت نەمانەزای مەخسەی چی نەوەڵات لە خۆی نەمانەزای مەخسەی چیە دیار بوو هەوێمەوە شتیوای داوا کرد نازانم شتێ بوو لەو بابەتە پێەکە نیە چاو لێ باش ئەمیشە ئێمە کاکە عەبا ئاماژەی بە شتێکگا ئەو شتەی نەریت بوو لە باو با پیرانمانەوە پەیوەند بۆمان مابێتەوە هەمیشە جێگەی شانازیە جا ئێمە و
ئەو هاوڕێیانەشمان لە کۆنتترۆلەوە هاوکارانمان چەند فۆتۆیشیان بۆ ئامادە کردوین لە جەژنی قوربانە ئەم شارە کۆمەڵە یادگاری جوانیە بێ بابەیەکەوە سێریان بکەین ئەمە ئەم وێنانە کۆمەڵی وێنن کە لە ساڵانی 60ەکانە ئەمە لە سەرچنە لە پەنجاکانی تیاکانە ئەمە وێنەیەکە لە بەردەمی سەرا ئەو لا دایرەی نفوز بکاکە عبا دەرگاکەیەتی ئەوەشم بیرماوە من جارێ ئەمەش کۆمەڵێک مناڵن بەجلی کوردیەوە ئێستا لەوانەوانێسە گەورە بخۆیان مناڵی هەبوو بێ بۆیە ئەمانە هەمووی یادگارین یعنی یەکێ لەو نەریتە جوانانەی کە لە جەژنا و لە جەژنی قوربانیشە ئەو لەبەرکردنی جلی کورد هەیە کاک زاید کاکە عبا ینی بە مناڵەکانی شۆ بە گەورەکانی شۆ و ئەوەی کە جێگەی خۆشی بووە بە یەکی شۆکۆ بوونێتەوە لیکە لەو سەیرانگانی کەمانە سەرچنارە ئالەو تەمەنەیە کاکە عبا جەژنانە چی بۆ چۆتەوە ئەو خوا جەژنان من نەمێرە سواری چرخ و فەلق بووم چونکە زۆرە ترسام باشە ئەچووم لە دەوری چرخ و فەلقەکە وەستام سێرتەگە سێری چرخ و فەلقەکە حەزیش لێ سەریشم لەگەڵ ئاژێڕ خۆم نەمێرە سواری بووم چونکە ئەترسام یەک جار بکەوتمە ئیتر هەلالا بووم اینجا اینج بوو زۆر بەرزە بووانە زۆر نەسیحەتیشان نەکردمان و نەچی لە پشتی شەونەوەسی تو سواریشی نەبیت لە پشتی وەسای یا بەدەم فڵق تامەت یاڵەگرت سواری شێ بووە کەوتی تەخوار و شوێنە کارەشکە لەبەرە خۆم لێلا ئەوم ناکرد شتی زۆر هادی وشتمە کردیانی جاسەکە هەمان کە مناڵ بووین خۆخەمان مووسو بەین چەشم بێت و نانەکە بخۆین و جل لەبەرکەین و ئینجا لەگەڵ هاوڕەکانمانە جلێکڕی بۆ جەژن ئێستا حەزەکە کڕینی جەژنا بەڵێ هەرە گەورە جلەکە و پێڵاوەکە بوو پێڵاوەکە لەگەڵ خۆمان نامان خەوان ڕاستەکەی جلەکانیش بە پەلامان گۆڕی و هاتینە دەروانەوەی تر عەرز خۆت ئارزە کرد خۆت نیشانی خەڵک کازایرە و جلانەمانە کڕی ئێوەش کاتیەوە وا بوو بە دڵ و بەژیان شەوداتە نابیانی لەبەرتە کرد بەس کاچی بۆ جەژنەکە و نیۆڕاتیتەوە هەمووی هاتووەتە دەرەوە نازەمەوە بۆ شڕوشی تاڵە وەڵا بەڕاستی چێژێکی تایبەتیە بە تایبەتی مناڵە لە مناڵیە بۆ جەژن من مناڵ بووم کە خوشکم لێرەوە ئینشەڵا داواکارم خی گەورە تەمەندرێژ و تەندروستی کە ئەو خوشکە گەورەیەم لەگەڵ دەستە خوشکەکانی ئەچوون بۆ جەژنەکە منی شێبرد کە منیە برد لەگەڵ ئەو کچەی دراوسێمانەکە و تەمەنی ئەو بوو چرخ فەلەقیانە کرد منیان نەخستە ناوە ڕاستەوە تەبعی ئەوان بە ئارەزوی خۆیان چرخ و فەلەقیانە کرد لە پڕ گۆتیان لێگەیە پێڵەن گۆت کە گۆتیان لێگە من لێوە زەنەقمە چوو ئەمگوو دەبێت ئەگریان یعنی لە ناوی نەکاگریان مگوو باشە بووان لێکە ئەیگوی تۆ خەمن ناکەوی دەی تۆ تنگ دەست بگرە هەر ئایان کردی گۆتیانەیە لە یەکتری بەو دەردە تاکو تەواو بوون من بۆ خۆم نیوە مردووە بوو کاک زایر کا بڵاوە بینە سەر نەریتێکی دیکەی جێژن جێژنانە کە ئیتر مناڵ زۆری حەزێ وڵا گەورەش حەزی لێتەوە جێژنانەی بیتە ئەم جێژنە تا ئێستا جێژنانە و بەخشیوە هیچ بەخشی بێتم یا خۆم نەوەڵا بەخشی بێتە وڵا ئێستا دوونەوەم هەیە ئێستا جێژنانەکان وەرگرتووە هەموو جێژنیاڵە کوتنە سەرم ئیتر نییە خۆ ئەمی ئێستا وەریان گرتووە جێژنانەکەی حسابەکەن جنام ڕۆژێ وای لایەوان ڕاستەکەی هەموو ڕۆژێ لە جێژنانە ئەچێ ئێستا وەریان گرتووە تاوا جێژنانەکان ڕێ باش شتێکی لێوەگرین تۆ جێژنانە بەخشیوە وڵا من جەژنانم ماوە شتێکی لێوەرگرین بەسەر چاو با قوربانم زۆر خۆتان هەموو بینەکانتان خەندەکانتان جێژنانەی بۆ من ئەمڕۆ بۆ بڕیکە باشە جەسەر کە جێژنانە هەر بۆ مناڵ بۆ گەورەش خۆشە وڵاو نییە بتم حەزم ئەو جێژنانەی کە وەختی خۆی ئێمە وەرمانەگرت تاموچێژێکی تایبەتی خۆی هەبوو بۆ نمونە کە ئاوا مام یایەکێکە کە دەستێ کرد بێرە ئەوەی وردیت یا بووێرە ئاوایەکرد ئیتر نییە چاوەڕێ ئەو بووی بزانی چەند دەهاتێ وردە بوو تر 10 فلسە 5 فلسە اینجا سەر بۆ ئەوێ بۆ باپیرەیە کە ئێستا زۆر بێت دەبێت نەوە فەرق و جیاوازی کەوێ بیا بە هەر هەمووی جێژنانەکە تۆ جێژنانە داوە تا ئێستا بەڵێ وڵات جێژنانم ماوە بە مناڵ خۆتان خۆش بێ جا ئێمە لەگەڵ ئێوە گفتوگۆی کاکەین بۆی لەگەڵ بینەرەکانمان ئەگەر هاوکاران و کاک جەلال ئامادە بێت کاک ڕێباس هەتا ئامادا بێت شوێتە دەرەوە پشوێک بات کاک عەبا زۆر جار بە تایبەتی لە شاری سلێمانیە یعنی لە پێشوێ ئەمڕۆ جەژن بێ حتا 6 درەنگ خەڵک هەر خەریکی شت کڕین بەڵام ئەمڕۆ بڕۆ دوکانێک نییە باشە
ئەم ساڵ خەڵکی گەشتیارێکی زۆری شاتووە ساڵ بە ساڵ زیاترە بێت چەند گرنگە ئێمە هەمیشە سلەیمانی خزم دۆز بین و شارەکانی تریش و پارێزگاکانی تریش من باسی ئێراکەم چەند گرنگە ئێمە باوەشێکی گەرم بۆوان بگرینەوە یعنی خزمەت پیان بکەین ڕێزیان لێ بگرین بە گەنجمانەوە بە پیرمانەوە بە ئیتر هەموو چین و توێژەکان وڵا خۆ سلێمانی و نەریتەی خۆی هەیەی لە کۆنەوانێ مەسەلا بۆ نمونە جاری وا بۆ بڵێن خەڵکێکی غەریبی زۆر غەریب هەواڵی شوێنێکی پرتێ و شوێنەکە دووریش بۆ بەڵام تۆ ئیجبار بووی بچیت پیشانی بێت و بچی لەگەڵیان کۆنی ژەرەوە هەو نەریتی شارە نەریتی ئەم شارەیە سەرکۆبا فەرموو قسەکە قەت بە چاوێکی هینەوانە سەیری ئەو کەسانیان نەکردو کاتون هەر بە چاوی میوانەوە سیر کراون هەموو کاتی ڕاستە سەرکۆبان پرسیارە ئاڕاستی تۆ پرسیارە ئاڕاستی میوانەکانیش بکەم ئەم بەیانەیە کە من هاتم دەلاکەکان تا ئێستا کراوە بوون و خەڵک لەوێ سەری گرتبوو بۆ دەلاکی سامەوە سەری دەلاکیتان گرتویان وەڵی من کێشەم نەبوو بەڵام ئەم بەیانش کراوە بوو کە من هاتم زۆر کەسەیە ئەوێت سەری چاکات کراسێکی تازە جلێکی تازە لە بەرکا بۆ جەژن لە کاک زاید پرسیارێکەکەم کاک ئابەش دڵیان خۆشی جوابێتەوە کاک جەلال ئێستا ئامادەی لە ستۆدیۆ ئەگەر بفەرمیت بەرهەمیشکەمان پێشکەشکەی فەرمی
تەمەندی پەری و ژیان کەمی کردا ئای دەنگ خۆش دەستی خۆش خۆش بێت دەستیۆش خۆش بێ ئاڕێ سپاس بۆیەوە کاکعبا و دواییتم لەگە کاکزاری شەو پرسیارەکەم لە کۆناکەیەوە گەنج بوون کە جەژ نەبوو بۆ ئێستا چیمانە ئێستاش گەنجن لە دوای ئەوەی کەیتر سەردانیکردن و هات و چۆکردن و لە شۆکەیە لە ماڵان کۆ بنەوە ئاوە گۆرانی و خۆشی بەیەکەوە دەرببڕن لە سلێمانی ئەمە هەبوو ینی کۆمەڵی هونەرمەند یان هێنا کۆ بوونەوە یان خێزانەکان بەیەکەوە کۆ بوونەوە ئەو نەریتە هەبوو بۆ زۆر باویش بوو بەڵام وەکوتمان چۆن موبایل هەموو شتێکی گۆڕی ئەم داهاتنانەی ئێستا هەموو شتەکانی گۆڕیوە ئای خۆشەویستێکی زۆر جوانەکانی نێشت ئێستا گلێکە نامێنەگە بە نامێکشامە ئەو جوانیانەی نێشتۆ کە ئێمە ئەو کاتە دڵمان بۆ جوانی خۆش بوو ئەوە نەمایە باش کاک زایکە ئەیان بردی بۆ جەژنەکە ئاواژە ترسایڵی زرنوخمە چوو ئیتر شەو بە شەو لەگەڵ ماڵی باوکتوانایان ئەچون بۆ ماڵی خزم و کەس و کار و سەردانکەن و دانیشتن و کاتێکی خۆش بەسەر بنجام مناڵیش یەکسە بەیەک و یەکێک گرت چۆن بۆ کاتە وەڵا عادەتەنەوانەی کە بڵێن هاوتەمەنەکانی یەکتری هەر یەکە بۆ خۆی ڕاز و نیاز و قسەی خۆیان مناڵانیش بۆ خۆیان ئەکەوتنە مەزاقی خۆشی و بەسەربردننی کار وەکو مناڵ ئیتر ئەگەر بە تایبەتی لە شەوە وە فرسەت بوو ئەچوونە کۆڵانی تر چاوشارکێ و ئێسقان شاردنەوە و کۆمەڵێ لەو یاریە کۆنانێ ئەو سەردەمەی مناڵی لە ناو کۆڵانەکانە ئیتر کەس و کاریش هەمووی لە ناو نەماڵەکانە بۆ خۆیان بە خۆشی بە شەو چەرەش ئیتر شەوانی جژنیان بەڕێەکە ئەو کاتە ژیان زۆر سادەتر و خۆشتر وانین لە گەڕەکەکانە جەژنەکاندانا چرخوفەلەک و جۆلانە و وڵامەسە بەداخەوە لە گەڕەکەکانیش ئەوە نابێنرێتیان هەر دایک و باوکەکان ئەگەر هەش بێت لەوانەیە دڵیان نێ مناڵەکانیان بنێرن کەواتە لێرە خێزانەکان خۆشیان هۆکارن بۆ ئەو ساربوونەوە کاڵبوونەوەی جەژن و بۆنەکان کەواتە لەسەرەوەی کە پەیوەند دەڵێ کاکە ئێستا ئێمە زۆرجار لە پرۆگرامەکەمانە لەسەر بابەتە قساکەین تۆ زۆر تاچی دەکەیتەوە لەوەی کە ئەم مۆبایل و تەکنەلۆژیا و چەنە سوودی هەیە کە ئێمە ڕۆژانە کاری پێ بەڵام بەداخۆ ئێمە لایەنە زەرەرەکەی زیاتر باڵی کێشا بەکارێنانەکە چۆن بتوانین ینی ئێستا زۆربەی خێزانەکان دانیشتون بینەری ئێمەن و ئێوە بە هوەرەکەی خۆتان هەمیشە خزمەتان کرۆ بە قسە خۆشەکانتان بە تێکەڵبوونتان ئالێرۆ لە جادی پیرۆمێر دۆر یەکێکتانە ڕۆنە خوارەوە سەلامەکەنە تا ئاگاتە چاخانەی شەهر ئەمەمی خۆشەویستیەشی
چۆن توانینەوەکانمان ینی نەیان ترسێنین ینی نەچیتە کۆڵان نەچی ئەمە بکەین بەڵام ئایپادەکەی پێقەی ناکە تا دوی شەویش دانیشێ ینی ئێمە نەریت بوو کاکە زایر زۆر جوانەڵێ ئەچوونێ کۆڵان دوگۆڵیمانە کرد چاوشارچێمانە کرد ینی کۆمەڵ یاریمانە هەتا هیچ شەکەتە بووین و دوایش خەومان لێکەوت ینی فێری قسا بووین تێکەڵی خەڵکە بووین با بکەین قاچمان بریندار بێ با سەرمان پشکێ بووی دوای بتوانین ڕوومان بێت گەل لەگەڵ یەکێکا قسەی لەگەڵکردنی دوو قسەی لەگەڵ ئێستا ئەمە نەماوە ینی مناڵەکە لە ئێمە گەورەترە بە قیافە بەڵام دوو قسە نازانێت چۆن ڕێک بۆ مناڵانەوە خۆی یەکێ لە گرفتەکانی ئینسان ئەوەیە کە احتیکاکی کەم بێ ینی بەرلێکەوتنی کەم بێ بەرلێکەوتن کە کەم بوو فێربوون کەمە بێ ڕاست ئەنجا فێربوونیش مەسەلا لە چۆ دێت لەو تێکەڵبوونەوەیە چ خوا نەخواسە سلبی بیاخود ئیجابی بێ ینی مەسەلا چ باری خراپە چ باری باشە ئەو بەڵام گرنگترین شت ئەوەیە بۆ تربەوی ناحی تربەوی مناڵ ئەوە بێ احتیکاک بە خراپەوە نەکە ڕاست ئەژینا کە احتیکاکی بە خراپەوە کرد ئیتر خۆ لە دەست دەرەچێتوانە بەڵام خۆت ناشکرێ هەمیشە و دائیم دایک و باوک بە دوای پشتی سەری مناڵەوە بێ ئەمە وەزیفەی تربیەیە تربیە و تعلیم هەردووچی تعلیم بۆ تربیەش بۆ تربێت دروستکردن ئەوە ئەساسی مەسەلەکە لێەوە دەست پێەکە ئەژینا تۆ مەسەلا کە لەسەر وەسەتی گەڕێکێکا بلۆم محیتی یەک گەڕەکە قسە بکەی ئەمە ناکرێ محیتی وڵاتەکە بێ محیتی شارەکە بێ ئیلا ئەبێ لە نقطە ئەساسیەکەوانێک کە تربیە و تعلیمە لێیانەوە ڕۆژ دەکەن زۆر باش جاسەکوا بنە سەر بەسەر هاتە خۆشەکان نەبەروی ئەسە بینەلای هەر چاوەڕێ ئەوواکەن کە عەبدوڵڵا و کاک زاهیر پێکەوە بەسەر هاتێکی خۆشمان بۆ بگێڕنەوە قسەی جەنابیشت مەسەلا من بەبیرم دێ کە ئێمە لە ئیبتیدایی بووین تەقدیسی مامۆستامان نەکرد یعنی مقدس بوو مامۆستا لە لامان زۆر مقدس بوو یعنی ڕەمز بوو هەموو شتێک لە مامۆستاوە فێر بووین هەموو شتێک یعنی نییە ئەنجا مامۆستای ئیجابی زۆر بوو لەبەرەوە شتە ئیجابەکانی لێ تیا دروست ئەکردین بۆیە خەڵک لەو جیلە ڕازیە بەڵام ئەگەر خوا نەخواسە لە ئەساسەوانێ لە سەرچاوانێ نەریتێ بێتە خوارەوە نەریتەکە خراپێت تەسیرێ بۆ سەر کۆمەڵگاکانی بەدڵنیاییەوە ڕاستە کاک زاهیر با باسی بەسەراتێکی خۆش بکەین لەو کارانەی کردوتانانی بۆ نمونەیەکێ لەو کارانەی کە تا ئێستاش خەڵک کۆمەڵە دیمەنی هەیە سێریەکاتەوە و چێژی لێ بینێ بۆ دراماکان بێ بۆ بەرنامە بێت لەگەڵ هاوڕێکانتانە شتێکی بەسەراتێکی خۆش چی هێلای تۆ زۆر چێژیە و بێوکە بیرە نەچوو بێتەوە وڵای ئەوەی کە قەت لە بیرم ناچێتەوە ئێمە لە بەرنامەیە کاکە عەبەدانی ڕۆژانە لە پشتی کامێرا زۆر شتی خۆش و زۆر خۆزگەوانیان تەسوب کردە بەسەراتی خۆش و ئەوانە جا بەڕاستی یەکێک لەو بەسەراتانە ئێمە جاریوا بوو کە بەرنمەیەکمان تەسویرە کرد ئیتر کۆ بووینەوە لە خاک تاکو تەسویرمان نەکرد باشە تر جاریوا بوو مەسەلە برادێک تاخیرە بووانە بۆ نمونە زۆر جار با لێرەوە ڕێز و خۆشەویستی مەیە بۆ کاک مستەفا دایما درەنگە هات کە تەلەفۆنمان بۆ کرد ئەیگو گەشتومەتە نزیکی خاک هێشتا لە خەوە مەسا بەس ئێوەی دڵخۆش کردووە هێشتا لە خەوە مەساوەوە خەریکە ئەگەمە خاک جارێ هەڵش نەسا هێشتا هەڵ نەساوە لە ئەی دوای چەندێک ئەگەش کە ئەیوت بەڵێ دوای چەندێک ئەگەش کە هێشتا لە خەوە هەڵ حساب کە لەسەر چنارەوە بۆ خاک لەسەر چنارەوە ماڵێ ئێوەش چاوەڕێکانە ئێمە چاوەڕێمانەکە بەڵێ پەلێ بکردایەوە ئەی لە کۆتاییە لەوە تێگەشت بوون کە ئیتر ئەو هەر ئاوا درەنگێت و کاتێککە ئەڵێ وایە هێشتا هەڵ نەساوە لە خەو نانا هێشتا نەساوە لە خەو ئێمەش چاوەڕێ ئەوەکەین ئەوە تا گەشتۆتە ئەوەی نەماوە بگاتەکە جاسا خۆی لێرە بووە ئاهراوڵاوە چونکە عنسوورێکی ئەساسیش بوو بەیشەکە مەجبوری نازیمان هەڵەگەست چی بکەین تەحملمان کاکە عەبە ئەو ئیشانەی کە ئێستا بۆ نمونە بەرنامە کە ئێوەتان کرد یعنی بەڕاستی خەڵک چێژێکی لێوەرە کرد و لەگەڵ چێژەکەشە هەموو حیوارێکی هەموو قسەیەکی کە لە بە کۆمیدیا ئێوەتان کرد پامێکی ئەمایەوە بەڵێ یعنی ڕخنەی لیا بوو لە سیاسی لەو کەسانی کە لە ناو کۆمەڵگەیان لەو کەسانی کە چۆن ڕفتارەکەن هەمووشی پەروەردەی بوو یعنی بۆ بە قسەی خۆش ئێوە شتانە کرد یعنی تەنانەت ڕۆحی شابێت جەنابی مامجەلال خۆی دانیش بەردیارتانەوە یەکەم کەس ڕخنە لە من بگرن ئەگەر شتێکیتان هەبوو بەرامبەر من ئێستا ئەم ئیشانەی ئەکرێت تا چەند گرنگە
بە شێوازی ئیشەکان کرێکە ئەوسا ئێوە تێچووشی زۆر کەم بوو یعنی پارێکی واش لەبەر دەستانە بوو خۆبەخش بووین خۆبەخش پارەشتان ناویست تەبیعی بوو لە لامان ئێستا ئەم ئیشانەی ئەکرێ ئێوە وەکو دوو هونەرمەند کە لە ڕابردووە کارتان کردووە جێگەی ئەوەیە جێگەی تمۆحی ئێمەیە کە بە شێوەیەکی باش ئێمە بتوانین شتی لێوە فێربین یان نەریتێکی جوانمان پێ بەخشێت خۆی ئەشێ بڵێ کە مادە وەسیلەیەکە بۆ بەڕێوەبردنی ژیان ڕاست بەڵام ئێمە ئەو کاتە لە ژیان بردبووین ینی ژۆمان بە مادە نەئەدا ڕەنبێکەمەوە قسەیەم ئەوە نەبێ بڵم ئێستا گوێ پێدەین جۆمان پێ نەئەدا بۆ چونکە کۆمەڵی خەڵک بووین نەریتی شاخمان هێنابوو لە شاخ وا پەروەردەکرا بووین کە بە نانەسکێش بێ بیکەین ئەو نانەسکیەمان هێنا بۆ ناو هونەرەکەشوانە بە نانەسکێش ئەمان کرد بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕەحمەت بێ جەنابی مام جەلال وەدادەهێرش قەت تەقسیریان نەکردو وتوانە کاکە کار لە ئێوە هینیش لە ئێمە پێداویستەکانی ئێوە هەمووی بەڕاستی پێداویستەکانیان بۆ دابی نەکردین ئێمەش بەو ڕۆحێتەوە ئیشمانە کرد وەکو خۆبەخش بەڵام نییە لەگەڵ ئەو شادرەخیشان لێ نەکردوین مەسەلا دەستیان پێمانەوە بۆ ئەنج ئەو ئیشانش کە هەچ کارێک نەک هەرکاری هونەری ئەگەر ڕازگۆیی تیاابێت سەرکەوتووە بەڵام کاتێک کە ڕازگۆیەکە ئەدۆڕێت فەشەلەکەیەتە کاتە بۆ خۆشەکەی بای ئەوە بۆ کە بەرهەمێکی جوان چۆتە ناو خەڵکەوە هەماوەتەوە لای ڕازگۆیە ئەوەی شێل ئەسبابەکانی سەرکەوتنی ئیشەکانمان بوو سەبەبێکی کەش کە زۆر سەبەبێکی مهم بۆ سەرکەوتنی ئیش ئەوەیە کۆمەڵ ئەو ستافە لە عەرەبیا پێڵن سەریع البەدیهی مەسەلا معالەجەی ئیشەکانمان نەکرد مەسەلا ئەگەر هەڵەیەک لە هونەرمەندێکەوە هەبووە هونەرمەندی دووەم معالەجەی کرد یەکسەر چارەسەری بۆ چارەکەی کرد پێوەی دەرناکەوت لەبەرەوەی شەکە ئەو بە دڵسۆزی ئەکرا بە دڵسۆزی باش دوایین پرسیارم بۆ تۆ کاک زاهیر لەگەڵ ئەو سەردەمەی کە ئەو ڕۆحێتە کارتان کردووە بۆ خۆشەویستیەوە گوێتان نەیەوێت بەڵام بتێنێتێ کۆمەڵی کێشەش هەیە خێزان و ئیماڵەوە و لەسەر ئەمانەشەوە تۆرە بڕجایکە تەمسیلکە لەو کاتەیە تۆ کە بەڕاستی ئێستاش کۆمەڵە دیمەنە بینینەوە کە لەگەڵ ئێوەیە کاک زاهیر کەسێک بوو کۆمیدیایەکی زۆر جوان کۆمەڵێک خۆشی خستۆتە دڵمانەوە ئەو کێشانشتان هەبوو چۆن حلتانە کرد چۆن چارەسەرتانە کرد کاری هونەری یەکێک لە خەسڵەتەکانی هونەرمەند ئەوەیە تۆ کێشەی خۆت تێکەڵا و کاری هونەری ڕاست ئەگەر لە هەر کارێکی هونەریە کارت کرد پێویستە بەو ڕۆحیەتەی کە کاکەعەبە فەرمووی بەو ڕۆحیەتە ئیشکەی چکە ئێمە وەختی خۆی من وا پەروەردە بووم خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بووم مامۆستاکانمان وا پەروەردەیان کردوین کە ئەبێ ئیلتیزاماتمان هەبێ ئەبێ هونەر بە معنای هونەر پێشکەشکەین ئەبێ خۆمان تەرخانکەی بووی یعنی ئیتر ئەوە نییە مەسەلە من لە پەیمانگای هونەرە جوانەکان وا پەروەردە بووم کە کارێکی هونەریمان لە هەرتیپێکی هونەریا کردبێ یاخود لە پەیمانگا کردبێ خۆمان چوین بە پاڵ چوین بە تەکسی چوین بە هەرچێ چوین خۆمان مەسرفمان کردووە خۆمان ئەومان کردووە بە ڕۆحێتێکی جوانەوە ئیشەکانمان کردووە هەموو هاوڕێیان وەکو برا وەکو خۆشەویست بۆ ئەوەی کە گیانێکی تەبایی کە لە ناو هونەرمەندانە هەبوو کارێکی نەمر دروزە بێ کارێکی جوان یێتە بەرهەم بێگومان ئەبوو ڕۆحێتەوە ئێمە کارمانە جاسەکۆڕێکە تۆ ئاماژە لە خوسڵەتەکانی کەی سەرکەوتنی کارە هونەرەکانی ئەو سەردەما ئەوە بوو هونەرمەندەکان بەعام لە ئاستی یەکە دڵسۆز و دڵپاک بوون مەسەلا هەنێجار ڕێەکەوە لە کورتی خۆمانەڵە لە دوو مەمەوەی لە باخە لە کار بەرێکەکەوێ هەنێجار بەرێکەوتنیش ئەبوو بەڵام پاشی دڵەکان وای ئەکرد لە بیر ئەچوو کاتە تیمێکی یەکگرتوو بوون لە ناو ئەچوانێ ئەوەش ئەبوو یەکێ بوو لە باعیسی سەرخستنی هونەرەکە یەکێ بوو لە هۆکانی یەخوا دەستان خۆش بێت زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونتان ئێوە جێگەی ئێمە ئێمە بێت چاو لێوە بکەین ئەو ڕێچکەی ئێوە گرتوتانە بۆی کە بتوانین هونەرمەندان و لاوەکانی تریشکێستا کارەکەن بتوانن لەسەرەوە بەردەوام بن و بتوانن ئەگەر هەنگاوێکی باشتریان نایەخوا دەستیان خۆش بێ ئەگەر هەنگاوێکی خراپتریان ناواسی لێبێنن کارە جوانەکان باوەکو خۆی بمێنێتەوە و هەمیشەش ئێمە ناوێکی قورسمان لەسەرەکەم شارە شاری ڕۆشنبیران و هونەرمەندانە کابێ ئەو ناوە بپارێزین ئێمەش هەمیشە ئێوە بەشێکن لە ژیان ئێمە چکامیشە خزمەتان کردووە دەستان خۆش ئامادەبوونتان زین جژنەکەتان جوانتر کرد بۆ ئێمە جارێکی تەجەژتان پیرۆز بوو زۆر زۆر بەخێر بێت دەستان خۆش سپاس میوانداری کۆمەڵە هونەرمەندێکی دیکەمان کردووە سەرکۆ ئەوانش هەریەک لە
خاتو سروا عباس و هەروەها ئالان هادی کە هەردووکان هونەرمەندن ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەن زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن جەژنتان پیرۆز بێ بەخۆشی سپاس جا بە من نقڵەکەیان بۆ باس فەرموو دەستەکانە خۆش خۆم بارشکە پیرۆزە فەرموو بەخواڵ یەگری بەخواڵ یەگری لەبەر مامۆستا دانی تریش بڕۆ دانی تر بڕۆ قیچەکە بڕۆ ئاشتی زای بڕۆ مامۆستا ڕێباس جاوە هەموو جەژنێ ئیتکارڕاتەوە مەی پڕە سەختی داوەزێ بار پی بێ باش باشتر یاخوا بەخێر بێن بەلەسەرتا بنێ لای خاتو سروا و کاک ئالانیش پیرۆزبایەکانی خۆتان بنێرن بە بۆنەی جەژنی قوربانەوە فەرموون پێشە شتێ پیرۆزبایی جەژنی قوربان لە گەلی کوردستانەکەم لە ئێوە لە کەسوکارەکانمان لەوانەی کە دەرەوەن ئینشەڵڵا بە عەمری درێژ و بەخۆشی بێخوای گیان یاخوالیان پیرۆز بێ مامۆستا خۆشحاڵ بووم دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێت بەڕێستان هاوڕێیانم لە برادرانی میوزیک دۆستان و کەسوکاران بە تایبەتی مامۆستایان و ئازیزان و خوێنکارانمان هیوادارین کە ئەو تەنگەژە و بێتاقەتی و بێزاری کە ئێستا باڵی بەسەر وڵاتەکە کێشاوە لە دوای ئەم جەژنەوە بتوانین ئەوەش تێپەڕێت پیرۆزە لە هەموو لایەک بە هیوان دووبارە جەژنتان پیرۆز بێ خاتو سروا زۆر بەخێر بێ خۆشحاڵم جارێکتر ئەو بینینەوە و هەمیشە لەلای ئێمە یەکێکی لەو هونەرمەندانەی بەدەر لەوەی کە یەکێکی لەو ژنە جوانانەی لە شاری سلەیمانی بە چەندین دراما و کاری هونەریە بەشداریت کردووە ئەمە جێگە ڕێز و خۆشەویستی و خانەوادەکەشت جەژنی ئەم ساڵ چۆن بێنێت یعنی خەڵکە بینین دووسێ ڕۆژە زۆر سەرقاڵە و قەرەباڵغی بە بازارەوە دیارە بەڵام هەر ئەو تامایات کە لە کۆنا هەبوو نایات بۆچی خات سرۆ بە قوربان جاران جیابوو لەگەڵ ئێستا فەرموو خەڵقەکە هیچی معاشی وەرنەگرت بوو لەم یەک دوو ڕۆژا وەریگرت لە بازارە نەدەتوانی بڕۆی پەلەپەلێک بۆ ڕاستە بەڵێ پێش ئەوە بۆ نایعنی ئەگەر پاری پێ بووە پێشەوە ئەچوو شتەکان یەکڕی بەس ئیتری عنی پێرێ من کە چوم خەری بۆ خنکامتیایە بە ئیشێکی زەرۆریش چوم نەک بۆشت کڕین جاران وانە بوو جاران ئیتر پێش ئەوە خەڵق ماڵی پاگە کردەوانێ و مناڵی ئەست و جلی بۆ مناڵە کڕی بە قەرەباڵغیش نەبوو بەس تام و لەزەتی ئەو سا زۆر جیاواز بوو لەگەڵ ئێستا ئێمە دایکمان کە کۆیە کردینەوانێ لەسەر سفرەت یعنی هەر بۆنی خواردنەکەی تێریە کردی من هەتاکو عەلیش بە ڕەحمەت بێکەما بوو من مناڵەکانمان ئەیگۆ بێ جەژن لە لای خۆم بن ئێستا من خۆم بە تەنیا ماومەتەوە کە پێشتان وتم وا زۆرەوەمانەیە عنی بەڕاستی پەلەپەل ینی خۆشلەکەم لێنا برنجشتەکەم دانا بۆ کچەکەم بۆ کە بەیانیان نایخۆن بەڵام ئەو تام و لەزەتی جارانی نەماوە بەخوا هەمووی ماوە گرتۆ بۆ نیۆڕۆ ئامامساڕاستە نیۆڕۆبووی دابنیشین دەوەرە نەگە ڕاستەکەن وەرە یاخۆ ماڵە جا ماڵی ئەممانم ماڵی ماڵ خۆتانە ناینجەژنە خواردووەم بەڵێ ئەمە بەیانیان زۆر زۆستین بە حکمی کە دایکشم منیە پێکەوەن خۆشترە کە لەبەر خاتری ئەوی ژۆنیە زۆر خۆشترە بەیانیان کاستی بە تایبەتی بۆ ئەوان نەیشەکە لە با بڵێن تایبەتمەندی جوانەکان کە هەیە وەکو بیرەوەری وەکو نۆستەلۆژیا حەزر ناخواردنەوەنیە بەس خواردنی سیشی سۆ خۆشە چونکە زۆر هاتۆ بەڵام باشی شەیخوا باشی ژەخوا پێش دەستکەیمە پرۆگرام کاکالان تۆزێ کێشەشی هەبوو وەزام لەگەڵ جلو بەرگەکە تا جلو وڵای بۆ جلوبەرگی کوردیە کە ئێمە یارە زۆر تەکلیفی جلی کوردیەکەن وستم شتێکی هاکەزایی بێ تیان بە جلی کوردیەوە تجاری وا کاکسەرکەوە کەوی پێوەی ئەوزانی سێجار کەوتم پێوەی هەلم بەیانیە جا خۆی ئێمە شەپ و شۆرترە لەی ئێوە ئاخر بەڵی تر وەرەکوچ لە ئاسایی ڕانە هاتووی ئێستاینەکەی ئێمە قورسترە لێ ئەوان ئەوە زۆر جار من دایک مێڵێ ئەم لە کوردیانەی ئێمە ئەوسا دوو هێڵک نانیشمانە کرد و سێچوان مناڵی وردیشمان هەبوو لێ خانوسێ ماڵیشی تیا بوو ئەمە ئێوەڵاوا بوو وەڵا ئێمەش وەختی خۆی جلی کوردیمان لەبەرەکرد لە ماڵا بەجلی کوردی سادەتر نەک نانە ئەمانە نام تڕوتەشقەڵی ئێستا سادا بەجلی کوردیەوانێ عنی بەڕاستی ئیشیشمانە کرد بەخوا مناڵیشمان بەخێوە کرد من خۆم لە دەرەوەش بووم لە لادێ و مادێ بووم هەرجلی کوردی وەدا یعنی نە ئەبۆ دانرایە ئێدە بەخوام و ئیشێکشمان پێوە کرد بەڵام ئێستا ئەبێ وریای خۆبی کە ڕێی نەکەوی جارێ توانی ئەچینا دوای بێنانەکەش بە دەلیڤری بێتەوەی
ئەو داخی دڵیۆشم نێڵم بەس بنووتە بەخوایتە تۆ کاتی خۆتە ئێستا باشە سپاسانەکەم باشە بۆ کاتێنێ کاتێنێ و خۆیەتی و بۆ خۆی سینگڵە و بەتەنیا کاکە مۆزوعەکەم بەس بانگمانکەی بەسەرچاو ئەوە بێمانە حاضر بن خۆیان ئەمان هەمویان ئامادەن بەخوا بۆیە واش لە نیازی نییە نانان نیازمە دایکیشم گوێی لێت ئێستا ئۆنیکەتان بۆ چانم بە قوربانە باشن بێنێ مامۆساالان هەم بەرە لەوەی کە هونەرمەندێکی لە بواری شانۆ و لە زۆربەی کارە درامەکانی شاکارە کردو و ئێمەش زۆر بینەمان پەروەردەی پەیماگای هونەرە جوانەکانی کە شوێنێکە بەڕاستی من وەکو ماڵی خۆمەی بینم ئێستا هەر لەوێشە جارێکی تر تۆ خزمەت دەکەیتەوە تا چەند ئێستا هونەر بە ڕێسکەیەکی باشتر ئاڕوا زۆر جار هاتیم قسەمان کردووە گلەیەکانمان کردووە بەڵام ئێستا ئەم لاوانەی ئێستا کە لە بەردەمی ئێوەیە پەروەردابن تا چەند ئەو ڕۆحێتە جوانیان هەیە کە لە ڕابردووە هەمان بابەتەکە پەیوەندی بە مەسەلەی ڕێژەبوونەوە هەیە با بڵێن سەردەم و کاتەکان ئەگۆڕێت ئێستا قۆناغێکە بوو قۆناغی جدیبوون لە کاری هونەریە قۆناغەیەکەیە کە خوێنکار بەمەبەست دێتە ئەو شوێنە ئەتوانن مەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە ڕابردووە زۆربەی ئەوانەی کە لە پەیماگەی هونەرە جوانەکان خواستی بوو ینی خواستی خۆی بوو ئەوە خۆیەتی ینی خۆی بەردەوام حەزێک ئەو چێشی تا بەرهەم هاتە بوو بڕێکی ئێستا ئەمان جیاوازی بۆ دروست بووە لە ڕۆژەوهەرێکەوە مەسەلەن ئەوەیە کە ئێستا ئامادە نییە یاخود جۆرێک لە خۆتزیینەوە هەیە لە شوێنەکانی ترە بۆیە پەیماگەی هونەرە جوانەکان ئەبێتە بەشێک ینی بەشێک بۆ هەڵبژاردننی شوێنەکەی بەڵام تا ڕادێکیش هەندێکیشی کە دێتە ئەوێ کە ئەو ئەتمۆسفێریات و ئەو جەوی ئەوەیە بینێت ڕاستەوخۆ ئەبدەیتە بێ بە بەڵێن بە پەیماگەی هونەرە جوانەکان وای لێکا کە مەسەلەن ئەندێکی لە چێژ وەرەگرێ و دواتر ڕێچکەی تایبەتی خۆی دۆزێتەوە ینی ئەتوانی ئەو ڕێگەی بدۆزیتەوە بەڵام ئەگەر لەسەر ڕابردوو یاخۆ قسە بکەی لە ئێستا بوو هەموو شوێنەکان گۆڕانکاری بەسەرهاتووە چکە لەبەرەوەی کە ئێستا بڕێکی خۆزیینەوەی لە شوێنێکی تر و ئەچێ پەنابا بۆ شوێنێکی تر بۆی ئەمە تووشی گرفتیەکە تووشەوەیەکە کە بەڕاستی ئەکەوێتە ناو دوڕیانێکی گەورەوە ئایا هونەرەکە هەڵبژێرێت یاخود ئیشەکەی تری هەڵبژێرێ بۆی ئەمە گرفتی دروست کردووە لە ڕۆژەوهەرێکەوە بەڵام ئەجینا ئەگەر وەکەوەی کە بڵین ئەتمۆسفێرێکی گشتی بەردەوام پەیماگەی هونەرە جوانەکان لەو ئەتمۆسفێرە بووە لەو جەوە بووە کە ئەوەی خوڵقاندۆ بۆ خوێنکاران کە لەوێت با بڵین تەقدیمەکەن یاخود پێشکەشیەکەن بە نمونەکان زۆر واضح هەنیسە زۆربەی و هاوڕێیانی کەسە لێرە بەرهەمی ئەو جۆرە شوێنن بەڕاستی ینی لەبەری ئیستینتاجی ئەو جۆرە شوێنن ئەتوانم بڵێم لە چاو شوێنەکانی تریشە بەردەوام ئیستینتاجی هەبووە بەردەوام بەرهەمی هەبووە بەڵام ئێستا کەمە بۆی کە با بڵین بیزداد هاتۆ بۆ ئەوەی کە خەریکی هونەر بێ و خەریکی بابەتەکە بێ بڕێکی بەڕاستی لە دوڕیانەکە بۆی ئومێ دەکەم ئەوانەی کە تایبەتی پەیماگەی هونەرە جوانەکان هەڵبژێرن لەو جۆرە کەسانە بن یاخود لەو جۆرە خەڵکانە بن کە هەدەفەکەیان ئامانجەکەیان دروستبوونی خۆیانە چ وەکو داهاتوەکو مامۆستایەکی هونەری چ وەکو هونەرمەندێکی ئایندا دەستان خۆش بێ ئێمە بەردەوامە بین لە گفتوگۆکانمان وە چەند بەرهەمی کەشمان ماوەوە ئێستش لەگەڵ بینەرەکانمانە ئێمە ئەوە ماوەیە کە بەداخەوە من نامەوە مە جەژنم قسەیە بکەین بەڵام من ڕوبەڕوومان بۆ تۆ ئەم نەخۆشیە ڕووی تێکردنی تای خوێنبوون ئەویش بەهۆی ئەوەی کە ئەمە وەکو گەنەیەک لە ئاژەڵەکانە هەیە بۆیە ڕێنمایەکان لە قایمقامێت و پارێزگای سلێمانی و کاوەیە ئێمە گەر خێریشمان کرد یاخود ئەو کوشتێمان دەستمان کەوت مۆری تایبەتی پیوە بێ یاخۆر کەسێکا بیباتە کوشتار بکەن لەژێر چاودێری ڕێنمایە تەندروستیەکانە بێت هەم بۆ ئەوەی کە خۆشیان و کەسانی دەوروبەریشان تووشی هیچ زیانێکی تەندروستی نەبن لە دواییدا کەواتە بۆ ئەمە بەستە ئێمە بە دەرفەتێکی زۆر گرنگمانزانی کە ئێستا تەرزەمان لەگەڵایە بتوانین زانین لە جەژنە لە کوشتارگەی سلەیمانی کە قەسابخانە ئاکات زانین چۆن ئەو ئاژەڵانە سەر قوربانەکەمان چۆن بە شێوازێکی تەندروست ئەنجام بدەین چۆن پزیشکە بەڕێزەکان و ئەو کەسانەی کە لەوێ لیژنن ئامادەن زانیاریمان زیاتر بەرێ بۆی ئێمە بینەران ئاسر وەخان ئەو ترسە لە دڵمانە دەرچێت و ئەوانەشی کە نەخۆشن بە شێوازێکی باش بەرەو چاکبوونەوە بڕۆن بۆیە ئێستا پەیامێرمان تەرزەمان لەگەڵایە ڕاستەخۆ کە زانیاری زیاترمان باتێ فەرموو
بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە تەواوی میوانانی خۆشەویستی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت جژنتان پیرۆز بێت جژن لە بینەرانی خۆشەویستیشمان بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەری شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێن سڵاوکی گەرمتان لەبێت جژنتان پیرۆز بێت بە ئومێدەم جژنی قوربان جژنی پڕخێر و خۆشی و پڕبەرەکەت بێت خوانی هەموو لایەکتان پڕبەرەکەت بێت و ئومێدەکەین ئەمڕۆکە لە یەکەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆزین بتوانین ژەمێکی تەندروستمان نۆش کردێت ئێوەی بینەرانیش بتوانن بە تەندروستێکی باشەوە بتوانن یەکەم ڕۆژی جژنی قوربان بەڕێ بکەن. بێگومان کە باسی جژنی قوربانەکەین لە هەر چوار ڕۆژی جژنی قوربانە هاوڵاتانی خۆشەویست مسلمانانی ئازیز یەکێک لەو بنەما جوانانە یەخو یەکێک لەو بنەما ئاینیانە پەیڕەوەکەن کە ئەویش قوربانیکردنە کە بێگومان قوربانیکردن لە کۆمەڵگەی خۆمانە هەر لە سەردەمانی ڕابردەوە تاوەکو ئێستا زۆر گرنگی پێدراوە یەخو لە نێو ماڵەکانە هاوڵاتیان قوربانیان کردو و دوجار بەش بە بەش ئەو گۆشتیان جیا کردوتەوە و بردویانە بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێێتی بێگومان بەڵام لە ئێستایە بەوەی بڵاوبوونەوەی نەخۆش یاخود ڤایرۆسی تای خوێنبەربوونەوە کە بەداخەوە لەسەر تەواوی ئەسی عێراقەیە کە ئەم نەخۆشی بڵاو بۆتەوە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە بتوانین خۆپارێزیەکان یاخو ڕێگاکانی خۆپاراستن زیاتر پەیڕەو بکرێت لەلایەن کەسانی پسپۆرەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویستی ڕوونەکەنەوە کە بتوانن زیاتر لە جژنی قوربانی پیرۆزە قوربانیەکەیان بە ڕێگایەکی دروست و تەندروست بێت جا بۆ ئەوەی زانیاریەکان بە وردی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست لەم جژنی قوربانەیە کە ئەگەر ویستان قوربانی بکەن بتوانن قوربانیکی تەندروست پەیڕەو بکەن بە خۆشحاڵیەوە ئێستا دکتۆر شاڵا و عارفم لەگەڵایە بە ڕێزیان لێ پرسراوی هۆبەی کوشتارگەی هاوچەرخی نوێی سلێمانی لەگەڵمان نابێت دکتۆرگیان سڵاو لێبێت و جژنت پیرۆز بێت. سڵاو لە جەنابتان جژنی قوربان پیرۆزە لە کەناڵە عزیزەکەی کورسات و تەواوی گەلی کورد هیوادارم یەکەم ڕۆژی جژنمان بە کامەرانی و تەندروستی و بێکێشە بەسەربەرین هیوای سەلامەتیش بۆ مولایەکە خوازم. زۆر سپاس بۆ ماندووبوون و ئەو ئەرکە پیرۆزی کە ئێوەش کە لەسەر شانی ئێوەیە بێگومان ئێوەش ئەرکێکی زۆر پیرۆستان لەسەر شانە ماندوو نەبن دکتۆر بە هەر لەوە دەست پێ بکەین بڕیارە نوێەکان چییە بۆ ئەوەی کە لە ئێستاە بەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی تای خوێنبەربوونەوە هۆشیاری گرنگ بن بە هاوڵاتیان بۆ قوربانیکردن لە جژنی قوربانی پیرۆزە. سەرەتا ئەم جژنە با بڵین تەسادوفە یاخود هاوکات و ڕێکەوتە لەگەڵ حاڵەتێک کەیسێ پەتایە بڵاوبوونەوەی پەتایە کە ناوە برێ بە پەتای تای خوێنبەربوونە لە تەواوی عێراقا ئەم کەیسە با بڵێن سیستمی سەلامەتی و تەندروستی گشتی خسۆتە ئینزار و حاڵەتی ئامادە باشیەوە ئێمەش وەکو هەرێمی کوردستان چەند حاڵەتێ چەند کەیسێت تۆمارکرا کە بەداخەوە ژمارێک لەو کەیسانە ژیانیان لە دەزاکە نزیکە لە 50% کەیسەکان بۆیە بە گوێری ئەو ڕێشێن و ڕێنمایانەی کە لە حکوومەتی هەرێم و لە بەڕێوەبەرایەتی تەندروستی و ڤێتێرنەری و تەواوی لایەنە پەیوەندیدارەکانەوە دەرچووەوەیە کە کوشتارگە فەرمیەکان لە ڕۆژانی جەژنا ئەرک و دەوامی فەرمی خۆیان هەیە بۆ پێشوازیکردن لە قوربانی و بەجێگانی ئەم سونەتە پیرۆزەی کە مسلمانان ئەنجامی ئەدەن هەتاکو سونەتەکان بە شێوەیەکی تەندروست و سەلامەت و پێوەرە تەندروستەکانی تێپەڕانە بێ لەبەرەوەی گۆشت تەنها هەر تای خوێنبەربوون نییە وەک نەخۆشیێکی مرۆژەڵی کە بۆ مرۆڤەکانی گوێزێتەوە چەندین جۆر نەخۆشی مرۆژەڵی دیکە هەیە چ بەکتیریە چ ڤایرۆسیە چ مشەخۆریە کامە لە کوشتارگەکانان ڕێگری لەکرێ ئێمەش ئامانج و با بڵین هەدەفی ئێمە کە ئێمەوا لە یەکەم ڕۆژی جەژنایە لە کاژمێر حوتی بەیانیەوە بە تەواوی ستافی پزیشکیەوە بە هەردوو قۆناغ پشکنینەکانمان ئەنجام داوە لە پێشوازی هاوڵاتیانی خۆمانین مەبەستمانە ئامانجمانە کە قوربانیەکی تەندروست ئەنجام بدرێت شوێکم تەندروستی و دەقە شەرعیەکان هاوتاو هاوڕای یەکترین مەبەستمانە لەسەرەوەی ئاکامەکەی خۆی بپێکێ و سیستمی سەلامەتی گشتی کۆمەڵگەش پارێزراو بێ. دکتۆر ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جژنی قوربانە هاوڵاتێکی زۆر سەردانی کوشتارگەی کرد کە تەواوی ئەو ئاژەڵانە بهێنرێتە ئێرە ئەگەر هاتوو لە مەدانی ئاژەڵانیش ئاژەڵەکانیان کڕی بهێنن بۆ کوشتارگە و مۆری تایبەتی لێ بدرێت. هەڵبەتە من هەموو جارێک ئەمەم و تۆ دووپاتی یەکەمەوە پاڵەوانی سەرەکی پاراستنی سیستمی سەلامەتی گشتی کۆمەلگا هاوڵاتیە هاوڵاتی پاڵەوانە
ڕاستەقینەکەیە نە لایەنە پەیوەندیدارەکان پاڵەوانە ڕاستەقینەکان کە بە پێچەوانەوە ئێمەوە ئەزانی لایەنە پەیوەندیدارەکان پاڵەوانی ڕاستەقینی کارەکەن بە پێچەوانەوە هاوڵاتیە ئەوە هاوڵاتی بڕیار دەدا لەسەرەوەی سیستمی سەلامەتی گشتی پارێزراو بێ بۆیە دەستخۆشی لە تەواوی هاوڵاتیانی شاری سلێمانی یەکەم کە بەڕاستیەکەی سلماندیان کە لە خزمەت سیستم و لە خزمەت سیستمی سەلامەتی گشتی کۆمەڵگە و نیشتیمانەکەی خۆیانان لە خزمەت تەندروستی تاکوی ئێستا و ئایندەیانان بە ڕێژەیەک یا بە ژمارەیەکی زۆر هاتوونەتە ناو کوشتارگە و ئەم سونەتە پیرۆزەی خۆیان دانێ بە شێوەیەکی تەندروست ئەنجامدەن کە خۆشببختانە هەتا ئێستا ئێمە لە پارێزگای سلێمانیا هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوونمان تۆمار نەکردووە ومێدەواریم بەردەوام بین ئەمەش هۆشیاری هاوڵاتیە ئەمەش پاڵەوانە ڕاستەقینەکەن کە هاونیشتیمانیان و هاوڵاتیانن کە ئەم کارە ئەنجامەدەن و ئایندەی ئێستا و ئایندەیان مسۆگەرەکە. دکتۆر ئەوەی کە هەیە ڕەنگە لە ساڵانی ڕابردووە هاوڵاتیان خۆیان قوربانیان کردو لە نێو ماڵەکانیان بەڵام ئێستا بەهۆی ئەوە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسەوە ڕەنگە کەمێک ترسی کردبێتە دڵی هاوڵاتیانەوە کە پێویست ئەکات بهێنرێتە کوشتارگە سەرجەم ئاژەڵەکان مۆری تایبەتیان لێ بدرێت هیچ ئاژەڵێک کە ئەگەر بۆ نونە مۆری تایبەتی لێدرا دوجار برایە ماڵەوە و سەربڕینی تایبەت یاخود بەش بەش گۆشتەکە جیاکرایەوە ئەمە هیچ گرفتێک دروست ناکات بە هاوڵاتی ئێمە مەبەسمانە لەسەر ئەوەی کە یەک نەخۆشیە مرۆژەڵەکان کە لە نێویانە تای خوێنبەربوون بە مرۆژەڵی ناوسەن دەکرێت زوونۆتیکە ئێمە ڕێگری لێکەین تەبان ئێمە لە ساعات حوتی بەیانیەوە یا با بڵێن لە کاتژمێرەکانی سەرتاوە تیمی پزیشکی پێش سەربڕین کە پریمۆرتەمە پشکنینی تەواوی ئاژەڵ بە ئاژەڵی کردو بۆ دڵنیابوون لە نەبوونی نیشانە کلینیکیەکانی نەخۆشیە مرۆژەڵەکان بەگشتی و تای خوێنبەربوونیش بە تایبەتی لە دواییشا بە هەمان شێوە کردومانە پرۆسەکە پرۆسەیەکی تەندروستە دوجار ئەوەی کە لێرەوە دەردەچێت دڵنیایی 100% هەیە بۆ هاوڵاتی ئێمە ئەتوانین بڵین کە ئەو گۆشتەی کە لێرەوە دەرئەچێت و ئەچێتەوە بۆ ماڵەکان و پرۆسەکە ئەنجامەدا لە ڕووی تەندروستی و شیا و قوربانیەکە ژێگی خۆی گرتووە باڵێ نرخەکەشی کەمەکە وەرەگیریان دەستی و خۆش بێ سپاس بۆ ماندووبوونتان بەخێر بێن سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەم دکتۆر شاڵە و عارف بەڕێزیان لێ پرسراوی هۆبەی کوشتارگەی نوێی هاوچەرخی سلێمانی کۆمەڵێک ڕوونکردنەوە زانیاری نوێی بەخشی بە ئێمە و بەتەواوی بینەران کە بتوانین قوربانێکی تەندروست دروست لەم جەژنی قوربانەیە بتوانین بەڕێگایەکی تەندروستیش بیکەین تاوەکو ئەو بەشە گۆشەی کە ئەنێرێت بۆ هەر ماڵێک بتوانێت بە شێوازێکی تەندروست بگاتە دەستی و دوجار ئەو کەسە بتوانێت بیخوا لە ئێستاە ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ ستۆدیۆ فەرمۆ زۆر سپاس بۆ پەیامنەرمان تەرزە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندا بوو بۆ گواستنەوەی زانیاریەکان لە کوشتارگەی نوێی سلێمانی هیوادارین هەموو هاوڵاتیان ئەم ساڵ لە ژێر ڕێنمایی و چاودێری تەندروستی ئەوانە قوربانیەکانیان ئەنجام بدەن بە هیوای ئەوەی خێری هەمووتان قوبول بێت بەڵام لە ڕێگەی ئەو ڕێنمایانی پزیشکی ڤێتەنەریانەوە کە لەوێ ئامادەن ئێمە بتوانین ئەوانە ڕەچاوکەین بۆی هیچ گرفتێ بۆ کەسمان دروست نەبێ ئێمە بەردەوامە بین لە گفتوگۆکانمان جابا ئێمە و میوانە ئازیزەکانمانیش بە گۆرانیەک دەست پێ بکەینەوە کاک جەلال لامانە ئەگەر بفەرمێت فەرموو کاک جەلال بەخێر پێیت فەرموو
بس الله غيبك نايا كوريانا قيمتي بس الله غيبك نايا كوريانا قيمتي عيلا دقمة وقولارو ويلها ريل رزانا عيلا دقمة وقولارو ويلها ريل رزانا وخدي كمارا بس هل لك يجي كل جوانا وخدي كمارا بس هل ليالي خم جوانا سار بالا برزاكت باب مدن لو سدارا عيلا دقمة وقبارو ويلها ريل رزانا عيلا دقمة وقبارو ويلها ريل رزانا وخدي كمارا بس هل لك يجي كل جوانا وخدي كمارا بس هل ليالي خم جوانا دنیا خوش بێت دەستی ئێوەش خۆش بێت دەستان خۆش بێ دەستان خۆش بێ ماندوو نەبن زۆر دەستان ساغ بێ ئەخوا سرۆخان هەر لە کۆنیشە کە جەژنە بوو ئەم خۆشی و گۆرانی وتن و تێکەڵبوون و کۆبوونەوەی خێزانەکان هەر هەبوو ئێستا زۆر جارەڵێنەوە بە کاکە عەبەموتی تۆم و جەژنێ پرسیاری ئەوم لێکێڵی هەر باش بوو یەک بگرینەوە چەند گرنگە من وڵی زۆر بە دوو جەژنمانێ دەرفەتەوە قسانی تیا بکەین وەڵا خۆیە و چەند گرنگە ئێمە تخوا بە ئەمڕۆ نامنە نێرینیان بڵین جەژنە پیرۆزیان تەلەفۆنێ بکەین سەردانیکردنەکان چەند گرنگە سەردانیەکان چییە یعنی شارەکە وای لیا تۆنگە دوورکەوتۆتەوە لێ ڕاستە یەکێ سیارەی نەبێر ناتوانێ مەجبور بە تەلەفۆن قسەی لەگەڵەکە تۆی شە نەبێ ببە ماڵە ماڵ بگێڕێت و بچی بۆ ماڵی کە سوکار ناتوانی ئەبێت بەچی ئەچیت فەرموو بە تەکسیە ڕۆیت ئێ باشە خۆ سیارە هەرزکەم گەڕەکەکان وا زۆر نەبوو باوکی واوکم زۆر باوکم ڕووی چوکتر بوو دوای نیوە ڕۆ هاتۆ بەڵێ ئیتر ئەمە نەماوە لە بەیانیان زۆر دوای ناخواردنی جەژنەوە ڕۆشتن ئەوتی وردە وردە زیاشیانەکە بێچن بۆ ئەو ماڵە پیاوەکە و ماڵش لەگەڵیانەوە چونە ماڵێکتی وردە وردە کۆبوونەوە زیای ئەکرد کە ئەڕۆشتن لەگەڵ سەردانکردنەوە مساعد من زۆر خراپم خراپ من لەگەڵ سەردانیا وەڵاهی ینی تقریبن بەڵام ئەو باشەش نیم لە چاوەوەی کە باوکە دیاخۆت کەسێکی تر کاتی خۆیان بەڵام پەیوەندیەکان لەو پرسیارێکە کردن پەیوەندیەکان ئێستا تقریبن پەیوەندیەکان سارد بوونەوە هەیە بە حکمیەوەی ناوچەکان زۆر زۆر با بڵین بڵاو بۆتەوە تەنیشتێکەوە نەماوەکو جاری جاران خزمەکان ناوچەیەکیان نەگرت سەرمۆنە ناوچەیەکا بوون ئیتر بەسەرێتی داگەڕان بەڵام ئێستا خزمێکرد لە شوێنێکی تر لەو پەڕی شارە و لەو پەڕی شارە بۆ ئەو پەیوەندی تەلەفۆنەش تقریبن جۆرێک لە جۆرەکان سادی دروست کردووە لە بینیەوە یا بە فعلەن یعنی یا جاری وایە لە ڕێگەی نامەیەکەوە ئێستا نووسین و تێکستانە هاتووە نێریت و جەژن پیرۆزی خۆتەکەی بە ئیسراحەتی خۆی باسبینی لە بەرنامەی سێوی سەوزە سێرمان خواردنێکی خۆشیشی دروست ئەیمن پێشیان کردمەوەی جنەشم شێخ مەحشیم لێنە چۆن نەمان ئەوە زانێ ئەوەتا ئەوەتا دڵمایکەمان خەریکی خواردن بووم خۆم تێگاشەکەی نەخەوتم ئەوەم ئیشتیا کرد و دەم لا پرسیارکە لەولا هاتم بەرنامەکەەوە دکتۆرێکی بەڕێز زامان کرد وتی سوودی ئەم نوع خواردانە چییە بۆ تەندروستی وتی وەڵایەک سوودین خێری بەراو مەنزەڵەکان جەرمەوە خوا هەڵناگەوتی زۆر زۆر خراپە ئەم خواردانە
بەزەوەی مامۆستا زۆر تەندروست بوو تەندروست مامۆساوەی ئەوە سەپیانوتم لە کۆنتترۆڵەوتیان کەواتە ئیشەکەی لە ماڵەوە من زۆر ئیشەکەمە ماڵەوە هەرخواردنی تەندروستی هەر زۆر خۆم خواردنەکەمە ماڵەوە دەم چاو بکەن هەر خۆم بێرکلام بخۆتەکەم کەچمە ماڵەوە من ئیشەکەم تا ئێمە دەرەوە پێچوانەکەیەتی ئەوە لە پێچوان لە سێدەم چاو بکەم زانەوەە نەخوالەوە ڕاستەکەی ئەو خواردنە زۆر سەرکۆش نازانین دوای چیە بێت سەرکۆ سەرکۆ یەک ئیشکەرە بێتە سەور ناکەی ئیشم لێ بینیوە ئەزان چی کوڕی ماڵی فەقیرەکە ڕێوە وەڵام من ینی زۆر یارمەتی ماڵەوەی تۆ ئەرەوەڵە یعنی تۆ خواردنەکەتیان چی لێ خواردنەکە بەخوا یەک دانێ لێ نەمایەوە جوانە لە باشە بەنیشیان واوە دوتیان وڵا خواردومانە زۆر خۆش بۆتمەی کوا بۆ پاستاکەم پاستایەکی سەیرم دروست کرد چۆن بوو سەیرەکە کەی سوودێکی خۆراکی نەبوو سەر کۆشەخشان بە من دروست کرد خۆشە قورسی خواردنەکانی تۆ زۆر خۆشە سر لەو ماوە کوردیا ژێ مەحشی دروستکەی خۆشە کاچی سەیرەکەم مناڵەکانمان دایکەوە کوواوتم مەڵا ڕۆڵە وەڵا ماوەوە لێرەشەوە من پێتەڵێم بەرنامەکە بۆ رەگرم و بۆ شتەنێرە لەو کاتیان ئەتوان دووباری کاتەوە عزیز مەکە سووتیان دوای جەژنی بۆ ماڵەوە بۆکەم لەو شوێنەی خوددا نەریشی باجۆمان لێ بەخۆت نییە وای و ئەگەر خۆی بگرتایە وڵی بیستم تازە بیستم بەس نازانم ئەم نوکتەیە زۆر کۆنەیانە مێژوەکەی ناسان بەس بە هەردوو بارەکە خۆمان هەڵەسینە هیوادارم پێ بکەنن هاوکارێکم بکەن و پشتگیریەکم بکەن زۆر ناخۆش بە قوربانم نەوەڵا ئێستا نوکتەکە باسی فرژنی و ئەمانەیە چەند من لەگەڵ ئەو بابەتانە نیم بەڕاست خۆم نابڵێ خۆم نا ئەڵێ پیاەکە ژنی دوم بێنێ ئیتر خێزانەکەی دانێ قسەی بۆ بکە لە چیەوە دەست پێکاڵە بەڕەحمە بێ باوکە دوو ژنی هەبوو بەخوا براکەشە سیانی هێنا بەخوا براکەی تریشی هەردوانی هەبوو ژنەکە سوراحی هەڵەگرێڵە ئەڵێ چۆنە تۆ دووشو نەکردو کەواتە با بەهاس ئەوە لەبەر نفتەکەی تۆ وەستان نا بەزی هەڵەسانی تا هەزانی تا هەستانی خۆش ماڵ ساڵان زۆر جار ئەوە کاگڕێباز و کاگڕۆند و برادران هەمووشیان ینی چەند با بڵین ئەو چەند جیلەی پێشووتر لە کە هاتن هەر هەمووی جێ دەستی خۆی دیار ئەمەش پیانەوتی لە پۆلا شەرنی هەر سیمان ببین بە هونەرمەند چەند کەسێکی خۆی بیەوێت ئەتوانێت بێ بە هونەرڕاست ئەوەی کە ئێستا ئێوە لە پەیماگەیان ئەم نمونانەی تیان کە چاڕێمکن لە ئایندەیە هەم لە میوزیکە هەم لە شانۆیە هەم لە شیوەکاریە چاڕێ ئایندێکی جوانیان لێ بێگومان نمونەی زۆر تایبەت هەیە بڕێکیان بە حکمەوەی کە ئێستا مەسەلەی دروستبوونی سوشال میدیا بەشێکی گرنگە تەسەوڕەکەم بڕێکیان زیاتر هاتوونەوە بەلای ئەو لایەنەیە وەکو تەکنیکار و وەکو وێنەگر و ئەتوانم بڵێم وەکو دروستکردنی ستودیۆ و سەوت و ئەو بابەتانی تر زۆر ئانیتیمانیان پێیاوە بەڵام بەشێکی تریشیان چۆنەڵی شوێن پێ هەڵگرە ینی بڕیشی بە شوێنی ئەوەی کە مامۆستاکەی یاخود بە شوێنەوەی کە کۆمەڵێک هونەرمەندانیان دۆستانە بینیان کە خۆشەویستانە بینن بەم شێوازە جوانە بەم تەکنیکە بەرزە پێشکەوتون بێگومان ئەچنەوە سەر ئەو ڕێچکەیە یعنی توانم بڵێم هەمان ئەو نەفەسە ماوە ئەمانەوە نەفەسە ماوە کە جارانی شەیە بەڵام تر ئەو سەرکەوتنە لە شوێنی ترابینەوە با بڵێن توانم بچنە شوێنیشترەوە لە کەناڵێکی ڕاگەاندن نابن یاخود لە بواری شانۆیە یاخود بڕێکیانەیە بە پێچوانەوە زۆر تایبەتمەندە لە مامۆسایەتیە ئین تەسەوەرەکەی تایبەتمەندی دروست کردو لە چالاکی قوتابخانەکانە بەردەوام کار و چالاکی هەیە بەردەوام کۆنسرت ئامادەکە گۆرانی بەرهەمێنی بۆ مناڵان با بڵێن وەکو شانۆ ئیستنتاجی بەرهەمی شانوی مناڵانی وەکو بابەتی شێوەکاری ینی ئەتوانم بڵێم ئەو مژدەیە بەردەوام هەیە ئەو حەزە هەیە بۆ چکە لە بەرەوەی ئەو شوێنە بە تایبەتی پێماگەون لە جوانەکان ئەو دەستگا گرنگەیە ئەو دەستگا هەستیارەیە کە بەردەوام لەو ئیستنتاجە نەوەستاوە لەو بەرهەمە نەوەستاوە بەردەوام ئەو ئیستنتاجە هەیە بەرەو جێگەی زۆر دڵخۆشیە خاتوو سروە هەمومان بینەری چەندین بەرهەمی تۆ بووین
یەکێ لەوانە کە لە یاد و هیچ هەمومان ناماوەتەوە ڕەشەی پۆلیسە بە ئێستاشەوە کە من ئەوەوە تازێش ئەبینم کە بینەری ئەو درامایە ڕەشەی پۆلیس ئەو کاتێک کە ئەچوویتە ناو خەڵک و بە ئێستاشەوە کاردانەوەی خەڵک چۆن بوو لەسەر ئەو درامایە والله هەر عینی ئەو سازیاتری بەنگانەیەکی زۆر زۆریە ئەومانەزانێ نانە ئێستاش چیکە ینی بەڕاستی ئەچمە هەر شوێنە مەسەر ئیشێکی دائیرەمە بە یا شتێک یا لە بازار ئیتریعنی ئەو گرن ڕسمم لەگەڵ بگرە و ئەمانێ مانەوە لە ناودینی خەڵقەکە ماوەتەوانێ جا بە ئێمەیانەوە دەیانگو چیتان وەرگر ئەڵێن سیاریان بۆ کڕیون ئەڵێن ئەرزە کاکە وەڵڵاهی هیچمان بۆ نەکڕاو ئێمە خۆمان بەبێ پارە کردومانە ئێمە بەبێ پارە شتەکەی ئێمە وا دەرچووە جل و ماڵ و ماڵەکانیشی خۆمان بۆ لەبەرەوەی تیمێکی یەکگرت و بەجوانی ماوەتەوە ئێستا بەم نەڵێن بۆ ئیش ناکەی قەی ناکا من ئیشی من ئەوانە گەری عنی شتێک ناکەم لەوانم منویستمە پرسیارکەم لەم پێسە داوازێنە نایکەم ئەبێ شتێ بەوکو ئەوان بیا لەو زیاتر بێ بەعنی بەڕاستی ئێستا ببوورە پەیوەند زۆر جار بینەرەکانشمان لەوانەیە گەر ئەم پرسیارە بکەن هەر مامۆساالان ینی ئێستا شتەکان لە ڕووی تەکنیکیۆز باشتر لە بەردەستەیە لە ڕووی مادیۆ باشتر لە بەردەستەیە و گەنجەکان بەشێکی باش هاتوونە دە پێشوە ستاف هەیە ئەو چاکە خاتە سروە و هونەرمەند حسێن میسری ڕۆحی شاد بێت کاریانە کرد یعنی چیرۆکەکانیان چیرۆکی خۆمان یعنی تۆ لە ماڵەکەی خۆتەوە بینی لەگە خزمەکانی خۆتەوە بینی یعنی ئەمەنە چێژی ئایتێ ئەمەنە پەروەردەیی بوو ئەمەنە وشەی جوانی فێرە کردی ئەمەنە ڕێزی فێرە کردی یعنی ئەچوە ناوتەوە کەواتە لە ئێستەیە کە ئەم دراما ناکرێ حەزەکەم هەردووکتان بۆ چونتان هەبێت بەسەری تا چەند گرنگە ئێمە ئەوەی بیر لە تەقلید نەکەینەوە کە وڵاتانی چواردۆرمانێکن ئەوە بیر لەوەکەینەوە کە خامە چیرۆکە جوانەکانی خۆمان بکەینەوە بە ئیشی کاری هوەری و کاری سینەما و کاری دراما ئەمانە چەند گرنگە خاتە سەرەوە باشە بەڕێی تۆ نەسمان نییە نەس هەیە بەستا هەیە یەکێکی وەکو کاک نەجمەوە گر ئێمە ڕابوونمان کرد ڕابوون چەند شتێکی عجایب دەرچوو یعنی ئەوەیە بەڵام ئێستا کەس نییە مەسەر کەس لێن ناپرسێتەوە ئەیان گۆڵە حسێن میسری ساحەکەی داگیر کردووە ئەی دەفەرمە دوای حسێن چی کراوە ئێستا ئێمەمانانیش لەگەڵم گەنجوینانەوان خۆیان بەشکوی شەڵاشتی جوان بکەن و بەس ێستا نەک مۆدێلات و ئەوە هیچ ئەوسا ئەمان لە ماڵە خۆیانە گۆڕی خۆیانە مشتێکی خۆیانەکەەوە خانمان ئەچوونە بەردەم کامێرەکە یە کامێرە دەستە گەنجال ماڵەکەی خۆشیانە دیمەنەکان کراوە کەس ئاودەیاتێ بەڵام چەند گرنگە ئەمە پشت کامێرێ تۆ چی ئەی بە خەڵک ئەمە چەند گرنگە ماوەزە ئەگەر لە ڕووی سینناریو و تێکستەوە قسە بکەین ڕەنگە بڵین خاوەنی تێکست و سینناریوین بەڵام لە سێ شتا زۆر گرنگە کاک سەرکۆ من زۆر بەرنامەم قسەیم کردووە سێ شتێکە نووسەری ئێستای بە تایبەتی کورد کە زۆر گرنگە کە خاوەنی بێ مەسەلەی فەرهەنگە مەسەلەی معریفەیە مەسەلەی دنیابینینە ئێمە ئەم سیانەمان کە کۆ کردەوە ئەتوانین خاوەنی سینناریۆکی گرنگ بین یاخو خاوەنی درامایەکی گرنگ بین ئێستا سینناریۆکان ئەتوانم بڵێم نزیکە لە دۆخی خەڵکەوە وەکو چۆن لە ڕابردووە بە خوا لە خۆش بوو کاک حسێن میسری وەکو نووسین وەکو کاری دەرێ نارێکرد بەڵام ئێستاش بڕێک لەو نووسینانە نزیکن بەڵام لەبەرەوەی کە ئێستا خەیاڵی دەرەوەمان وەکو داگیرکاری خەیاڵی تورکی خەیاڵی فارسی خەیاڵی عێراقی خەیاڵی چۆ داگیری کردوین ئەمە بتێنێتێ وایە ئەم خەیاڵەکە داگیری کردووی ئەکەیتە ناو دوو بەرداشەوە لە نێوان ئەوەی کە تۆ بەرهەمێکی کوردی پێشکەشەکەی یاخۆت بەرهەمێکی فارسی پێشکەشەکەی بۆیە ئێمە لەژێر تاسیراتی دراوسەکەمان جگەلەوەی کە وەکو داگیرکاری تأثیری تێکردوین بەڵام وەکو داگیرکاری معریفەش تأثیری تێکردوین بۆیە کاتێک کە تۆ وەکو معریفە ئەچتە ژێر داگیرکاری کەسێکی ترەوە بۆیە ناتوانین ببێتە خاوەنی سینناریۆکی خۆت بۆیە هەستەکەی ئەم مۆرکە مۆرکێکی تورکی پێوەیە ئەم مۆرکە مۆرکێکی فارسی پێوەیە ئەم مۆرکە مۆرکێکی عێراقی یاخۆ شوێنەکانی پێوەیە بۆیە ئەم مۆرکە کوردیە لە دەستەی بۆیە ناتوانی لەناو خۆیان بەڵام ئەتوانم بڵێم لەبەرەوەی کە ئێمە نەمان با بڵێم توانم بڵێم دوورتر درامامان کەمترە بینی بە حکمی ئەوەی کە بەس تەنها تەلەڤیزیۆنە وانە ئێستا باشترین درامای دەدەنا مۆبایلەکەتەوە لە نێتفلێکس و کۆمەڵە بابەتی تر بۆی ئەمە تەسیرەکات بتەوێت نەتەوێت ناڕاستە و خۆ بێ ڕاستەوە خۆ بێ تەسیر لە نووسەرەکات بۆی بە خەیاڵێکی ئێرانی بنووسێ بۆی بە خەیاڵێکی تورکی بنووسێ بۆی بە خەیاڵێکی نازانم کوێ بنووسێ یا ئەمریکی بنووسێ بۆی ئەمانە ئەکەوێتە ئەم حاڵەتەوە بۆی ئەبێ خۆمان دەرباسکەین بگەڕێنەوە بۆ فەرەنگی خۆمان ڕاستە بگەڕێنەوە معریفەی خۆت
بکردو بۆ دنیابینین مەسەلەی دنیابینی دەرگامانە داخراوە چکە بەڕاستی هونەرمەندی کورد ناتوانێت بڕوا دنیابینین کە بزانێت چێ گوزارێت لە دەرەوە لە بەرەوەی بربەستت نییە تا بەغا بۆ دێ بڕۆی تا ئێران ئەگەر بەجالە دەبێت بۆی بڕۆی ئەجینا مەسەلەی دنیابینین بۆ هونەرمەند بۆ سیناریۆ زۆر گرنگە لە پاڵ ئەوەیە کە باسی شتێکتان کرد پەیوەندی هەیە بە مەسەلەی بودجەوە ئێستا بودجێکی زەبەلاحی زەبەردەستا هەیە بەڵام ئێشتا هەر قەیرانە ئێشتا هەر گرفتە بۆ ناو کاستەکان ئێشتا مەسەلەن حەق و مەشروعی زۆربەی لایەنە تەکنیکەرەکان و ئەکتەر و دەرهێنەر و میوزیسیانەکان هێشتا کارەکەن بۆ معلوماتت هەر بە هەمان شێوە کارەکە لەبەرەوە تۆ تەسیاتت بۆ سەر دروستەکە ئەجینا ڕاستە بەلە تەکنیک پێشکەوتووە کامێرە پێشکەوتووە ئەمان هەمی پێشکەوتون بەڵام لەبەرەوەی کە مورکەکە هەناسەیەکی کوردی نییە یاخۆت چیرۆکەکە چیرۆکی کوردی نییە بۆ تۆی بینەر ئیسیحابی ناکەیت ئەو چێژەی نایەتێ ئێستا خۆشبەختانە کۆمەڵێک بابەتی هاتوۆتە ناوە کۆمەڵە سیناریز لە ماوەیە تەسەورەکەم دراامەکان وردە بچنە پێشەوەوانە کۆمەڵێک هاتوون کە ئێستا ئیش لەسەر چیەکەن ئیش لەسەر چیرۆکەکەن کە هەڵقوڵاوی ناو شارەکەی خۆتە هەڵقوڵاوی ناو بینەرەکەی خۆتە هەڵقوڵاوی ناو تاک بە تاچی ئەم کۆمەلگا کوردیەیە چونکە گەر بمانەوێت بەس لێرە بترازێن چینە دەرەوە دەیەها چیرۆگەی ئیشی لەسەر بکەین بەڵام بۆی کە سیناریست دەوڵەمەندکەی دەبێ و سیناریستە دنیابینینی فێرکەی ئەبێ بڵاتە دەرەوە ئەو بکە زۆر تریشی هەیە متەسەورەکەم بم بەرنامەیە و بە چەندین بەرنامە ئەکرێ کەسانێکە بن جۆلێ بگرن کەسانێکە بن بەڕاستی ئیشی خۆشمان ئێمە شتێکشمانێ بە تایبەتی ببوورە کەناڵەکانی خۆمان هەتا کەناڵەکانی خۆمان خەریکەوەمان لێ ڕقت لە بەرهەمی خۆمانەکەینەوە نامانێ بەرهەمی خۆمان وەرگین بەڵام ئامادەم چین بەرهەمی تر وەرگین ئامادەم چین بەرهەمی تر بگرین لەبەر چی لەبەر ئەوە ناکە زۆر پێشکەوتووە لەبەر کە خەڵک داوای شتی زیاتری لێ کە تۆشەڵی پێت عیبێ بەرهەمەکەی خۆت پێشکەشکی نەخێر بێگومانی ئەبێتەوە بێت ئەمە هەمیشە وتومە ئەمانی کە ئێستا کۆمەڵە درامای تر کراوە کە زۆربەی خەڵک ڕقنەی گرتووە نەخێر بوونیان لە نەبوونیان باشترە با هەبن گرنگترە وەکەوەی کە نەبن لەبەرەوەی ئەگەر نەبن زیاتر داگیرمانەکەن بۆیە ئەبێ ئێمە دابنیشین قەناعەت بە یەکتری بکەین و ئیش یەکتریش ڕەفز نەکەینەوە قەناعەت بە هەستەکانی یەکتریش بکەین ئەوە زۆر گرنگە دەست خۆش بە هیوای ئەوەی کە بتوانین زیاتر ئەو بەرهەمە خۆماڵی خۆمان خاڵێکی زۆر گرنگە باس کرد بگەڕینەوە سەر فەرەنگی خۆمان لە هەموو بوارەکانی هونەرە بۆی کەوەی کە خات و سروەوتی کاک حسین ڕۆحی شادبێەوەی کردی دەیەکێکی کێ بابێ باشتر بکات ئەوە ساحەکەیە دووبارە جەژنتان پیرۆز ئەو ڕاهێتە جوانی کاشتانە هەمیشە پێشکەشمان دەستان خۆش بێ سپاس بۆ دەستیۆش خۆش بێ هاوڕێیان دەستان خۆش بێ ئێمە لێرەوە چینە کۆتایی پرۆگرامەکەمان و گۆرانی کۆتاییمان لای کاک جەلالە کە ئێمە زۆر سپاسیەکەین و لە ڕۆژهەڵاتەوە تا باشوور و بۆ سلەیمانیش زۆر دڵخۆش ئەڵێ زۆر لە کاک ناسڕە چێکە سروەخانیش ئەوە جێگەی شانازیە چکە هونەرمەندێکە جێگەی شانازی ئێمەیە ئێمە لێرە جارێکی تر جەژنە پیرۆزەتان لێەکەین ئێمە ئەم 4 ڕۆژە بەردەوام پرۆگرامی تایبەتمانە بێ بۆیە هەمیشە با لەسەر کورسات بێت بۆی کە بتوانین ئەم خۆشەویستانە ئەو هونەرمەندە بەڕێزانە ئەو کەسایەتیانی شار و ئەم میوزیسیان و هونەرمەندانەی کەش بتوانن زیاتر چێژ بە ئێوە ببەخشن ڕۆژێکی خۆشتانە بێت جەژنێکی خۆشتانە بێ و هەر لە خۆشیابن و لای ئێمەوە ماڵتانەوە دووبارە جەژنتان پیرۆز بێت و هەر لە خۆشیابن خواتان لەگەڵ فەرموو کاک جەلال
كالعين وسفين ومكلا ودمنا باشرفتو تاني بيريم لمدام وخمتاق جيران تخابيرو بيرخو هل شو ليالي فرق منظر قيراخو قردن قردن يا كمسر قردو قردن قردن يا كمسر قردو سرتا بايبارا آلو دي دردو ويخوا مزانو صوزادو سمي جاخوا مزانو صوزادو سمي ويشوان تابيان آمون سمي جاردو سمي بودمت بنم جاردو سمي بودمت بنم وانزيكو بيا لوريا وجنمت يا اخوا بيشما ويهلال هلالي يا اخوا بيشما ويهلال هلالي كلاو سراكي من بتو ديالي جور الشوكالي امي مالكوم تاوي سردانا وي 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 دبان مالكوم تاوي سردانا يان 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 دبان مالكوم مردوشين شيرين وكالي بجنا مردوشين شيرين وكالي هي لا 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 يا لا لا المعالي هي لا 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 يا لا لا المعالي بجنا مردوشين شيرين وكالي بجنا مردوشين شيرين وكالي الشورايا عرفي دمعاوي لشنا مردوشين